اه، سلام یارم بخیر بین. یاران سای من هست کاکا ئاگۆی حەکیمی تەشریفیان هەست تا کاکە پەیمان حازرەوێت تەشریف بێنە سەر. سلام سەر چاو، سلام کاکە سیروانگیان، بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن سەر چاو، بەخێر بێن سەر چاو. تەک یاران هاوشاریگەر عەزیز هانە ناو ئوروپا هانە ناو کوردەوارە هەر کوێنە هەن خەدەمتان بان چاوبانگیان. با کەمێ ڕۆمەکە شلۆغ بێت. کاکە پەیمان حەیدەریش تەشریف تێرێ زەحمەتی پێیاین افتخاری داگە پەیمان بێنە سەر بەیاناتی بژنەوین. کاکە ئاکۆ حەکیمی تەشریفیان هەست کاکە سیروان؟ زام ئابرا ئاکۆ هەست، من ئابرا ئاکۆ بێنمە سەر. من ئەنوایتم هەنارگە خەمەتتان ئەگە تەشریف بێنە سەر. یاران سیای منتان هەست؟ ئاغای ئاکۆی حەکیمی ئەگە تەشریفتان هەست بێ زەحمەت بێنە سەر. کاکە ئاکۆ من ئەنوایتم هەنارگە خەمەتتان بزانم چۆنەتان بێنە سەر. سلام ئابرا ئاکۆ عەزیز بەخێر بی. سلامەتی چاومان ڕۆشن سلامەتی قوربانت بەخێر بی بەخێر بی. خەجاڵەت من کەمی عەجەلە کارێکم بۆ پێشات دەیانە و زەنگیاندا بۆم ئیتر نەبتانی سەر ئەو یەک دوو دقیقەت تەخیرم بوو ئۆسخایتان یەکەم وتم خواشەکەم ڕۆخسەتێ بن من ئاهەنگێک دانم یا ئەگە خۆتان زەحمەتە کێشن ئاهەنگێک دانن من ئەگەر دەسڕەسیم بێت دانم ئەگەر جنابیشتان هیچ فەرقێ ناکات. فەرمووە جەبەردەی ئاهەنگدا بناگەر شتێک مەدە نەزەرتە خۆت ئەرزکەم لە خەمەتا تاکە کاگە پەیمان حازرەوێت و تەشریف تێرن کەمێکی ڕۆمەکە شلۆغ بێت. ئەرزکەم لە خەمەتا دانە سرود هەست یاگە جنابەت چەت پێ خۆشە کاکە ئاکۆی عەزیز؟ خۆ نەزانە جەبەر هەر شتێک خۆت حەزەکەی ئەگەر شتێ مەدە نەزەرتە. ئەگەر لە تێلگرامە ئاهەنگێکم بۆ بنێری بێ زەحمەت یا یاران بینێرم نەتانم پەخشیکەمەوە. ئێستا بزانم تا سپیکەرەکەم ڕۆشن بکەم تا بزانم یەک لەحظە. ئابرا ئاکۆ بە ئیجازەت من ئەمە پنمێرە یەک لەحظە. یاران بەخێر بێن بۆ چەک
استيجا فريف فعلا شلوخ نياوتي ما خمت وابا أكوية كلاسة عايش اليوم. Connected. آهنگ دابنم من جبر. هذه والله دسو خش بيه ممنون خاموش عايش. صاي خاصة. سعي فرنك مع ناسيت السر تشابيت إمام رهبر خاون قوى وصفاولش كالناي بيت السر خمونجي أقوى توسعي ينمردم يعني صاحي ومو سوان شرين موتام فامن خائن وجاسو خايم مال جميكا وتقلي رسوة رقل مروي برقا كان أو خيناني كرستان تلقى تاواني للسلطان ولي عصور بيضا نابي أمسور شين قياد كردنا سميتو كون نداو وكل ماذا ولو إرادة بنيات ثاني بكاتا أريتك وحفرة كراو جرزرة اللي تسمن فينا حوزرة كبرنا داية الإشار برا سكان غليان سكان بريان بري تاخيان نهس نكاري آفت كون شول باخي بيبلي ومان جيس تنما وحسريان بوري تن مقرباتي بيبنو بناخ بخشي بلاو كوتنا الناوسك ومان تكسين نرشك سلاح يرشك سلاح دام لعوت ومن حاكم فلك ناموس يا وبوليسي نوين وينين قضاء وخدرش ناكم ليا سيبر قورم لسرم هتاي قور استعلال بكل سورسات كردار قورم وبدرخا خمفور نايات وقتاي كبا يارو يا وردسي قردون كاتي عشودين فريات كيانا كان هنو ريات ضبيان تقدم تاليدا اي بوشمون اي شارمو عيبة ويحس خوي بكم درخة ناوسيانيا تانا ودار بلمس وشير على صهرة كسي ما يفروش ميلاتي كونت بكل دسر خوشي وهوسنا نصيحتني يا أم رواية أول بزح جيبو تنوسي آزادي يعني اختياري بشي تبشهر شهر النوس أرقى لسنان راسي كينو أرقى تقردون شب النوسي أي كردان لسرزري مومي داقير سامي دوشري إرادة ما تشك تسمانا إخواص تمسيدي عشري أي كردان لسرزري مومي داقير سامي دوشري إرادة ما تشك تسمانا إخواص تمسيدي عشري إخواص تمسيدي عشري إخواص تمسيدي الله يتسان خوش فيك قرانيك توابو وامو أرزادا وستان وخير كاك جمال بخير بيسر شعبان جان افتخار دا بمان كاك بمان حيدري افتخاري دا رحمة عافيز قولي قلك افتخار دا بخير بين كاك بمان عزيز ممنون لمحبتك كان وقت ايوش وخير كاك جبار الشيراني عزيز كاك اكوي حكيم
وهر کەسێک کە گوێی لە ئێمە ئومیدوارم ساق و سەلامەتون و مەمنونیش و افتخار نەسیبە من بووگە کە لە خزمەتە ئێوە و دۆستانە ئێوە و خەڵک شارە سنە بم. من وامە خزمەتتان ئاو فەرموون. خواشەکەم ئابراک و عەزیز فەرموو جنابتان. خواهشەکەم نیش سڵام عەرز دەکەم لە خەمەتە جنابتا کاک پێمان ئومیدوارم حاڵتان خاس بێت مەمنون کە زەحمەتتان کێشا وەختان دانیا تەشریفتان هاوردە ناو لایڤەکە. ئێمە ڕوا خەریک بووین ئاهەنگێکمان پاش کرد تا جنابت تەشریف بێیت و یەواش یەواش باقیێ دۆستان و یارانش ئیزافە بن بە جەمع ئێمە لە لایڤەکە. نازانم جنابت لە جریان بووی یانە کاک پەیمان ستاتوسێکمان دانیا و کاک جەبار ئەڵبەتە بە دەرخاستی کاک جەبار کە لایڤێ بکەین ئیمڕۆ بە حوزورە جنابت بەر لەوێ فەرمایشەکەت بکەی با من ئیجازەی لە کاک جەبار بگرم. کاک جەبار ئەلبەتە جنابت پیشکەسوەتی وەرزشکاری و ئیدعا لە فرە کەسێکی وەلێ من چوبمە سەناوە احتیاجە تەماکۆ لە کرماشان تۆیا وەرزشکاری ئەو سایان و دیام معتادی ئیساگەر ئیجازە بیت و بێئەدەبی نەوێت و ئولگوبەرداریەکی خراونەوێت من لە وەسەتە گفتوگۆکانیشە ئەمرە احتیاجە خۆم بەردەوام بکەم. خواشەکەم کاکە پێمان عەزیز پێمان عەزیز مەفەرموو بۆ جەرە فەرموو بەدەست جنابتا خواشەکەم ئیسا وەک گەورەگەری وتی گیانویش فێک ڕەفەکەن هەم وەرچەگە نەم سکارێکیشنەوە چێک ناختیار دەستخۆڵ هەیبەتی جنابت دەکەم جەمام ئەوەم کوڕە اختیار بۆ یەگەر شێوکاری مەفەرمووم بچکتین فەرموو خواشەکەم فەرموو کاکاکۆ. خواهشەکەم اختیارتان سکاک پێمان ئێوە ڕاحەت بن هەر جۆرێک جنابتان سکاریش بکێشن لەناو لایڤەکە. بعد خەریک بووم عەرزە خەمەتتان مەکرد ستاتوسێکمان دانیا تاپیکەکەی ئەمە بوو کە معرفی آخذ و تحلیل اتفاقات أخير. امیدوارم دەنگم باش بێت کاک جەبار دەنگم باش بەڵێ دو ڕۆژ بەر لە ئیسا ستاتوسەکەمان دانیا چوارشەمە بوو پەنجشەمە تا ئیسا کە جمعە ساعەتەکەیمان مشەخەس کرد و جنابت تەشریف بێری لێرە ئەوەڵ ئەگەر ئیترەوە نازانم خۆتان هەر جۆرێک دەسی بوو بووان لە معرفی کە لە کولەن جریان انقلابی آخذ متۆدە مبارزاتی و کاروبار آخذ بعد ئەچینە سەر تحلیلیش لە اتفاقات ئەخیر بخصوص لەسەر ئەم انقلاب ژنجیان ئازادیە کە فرەیەک مردمی دەرگی کرد و کەسانگەلێک فرە هاتنەوە خیابانە و هەزینەگەلێکیشیان دا و بۆ من فرە خاسە کاک جەبار من نازانم ئەڵبەتە کەسێک کە دەنگی جا فرە دیوایسەکەی خۆیان مشکڵی هەساغەگیان دەنگ خاسە ئیرادی نییە من ئەگەر دەنگ خراوبوو تەزەکۆرە دەم. بەڵێ ئومیدوارم باش بێ و ئەم انقلاب ژیان ئازادیە کە تعریف ئاخذ چە بووگە لە انقلاب ژیان ئازادی بۆ ئەو کەسکەلەی کە من خۆیچم شخصەن کەسکەلێکی لە مدەتە هەر دەنگەکان و تحلیلەکان ئاخذیان کە لە کڵاب هاوس ژنەفکە لە طریقی کاناڵە تەلێگرامیەکە و سوالگەلێکیان تەرح کردە. ئیتر ئێمەش لازممان زانی جنابت تەشریف بێری لە لایڤێکە دوای معرفی و مقدمەیەک جنابت لە مورد ئەم اتفاقاتە تحلیلێکی شت پێ بوو یاران جا ئەگەر لە بینێ قسەکان فەرمایشەکانی جناب تا کەسێک ئەگەر ئەحیانەن سوالێکی بوو ئەگەر ناتوانێت تەشریف بێرێت ئەتوانێت بە سوورەتە کامل سوالەکان تاح بکەن بینووسن من سوالەکان ئەخوێنمەوە و دوای فەرمایشاتە کاک پەیمان ئەتوانین شارەکەین بە چەندانیان کاک پەیمان جواب سوالەکان بداتەوە. جای سێمە هاینە خەمەتە جنابتە کاک پەیمان فەرموو. بەڵێ من مجدداً عەرزت سڵاوم هەست ئەڵبەتە کاک ئاکۆ مخاتەبینە کاک جەبار کەسانە وەرزشکارێکن و لە مێژوویە ئەمە ئاگادارم گەرەکم لە تەجروبەیەکی خۆم تعریف کەم بەر لەوەی بڕۆمە ناوە ئەم داستانە کە جنابت بەحست کرد. من لەبیرم تێ لە دۆران نەوجەوانیما مدەتی وەزنەبەرداری کارەمە کرد و دووچارە ئاسیبە مۆهرەهای کەمەر بووم لە دۆرانە بابەک ئەفشین و ئەوانە نەوجەوانێک بووم. علاقەمەند بووم بە کوشتی. کاک جەبارە شیرانی جەنابەت لەبیرت بێت ئەو وەختە عەلیڕزا دەبیر بۆ کۆمپانیە کاریە کرد ببەخشە کوشتیە گرت بۆ ئێران خودرۆ بوو بۆ شرکەتە نەفت بوو بۆ کوێ بوو لە تارانە کوشتیە گرت کوشتی گرت
ئەسکەم لە خەمەتا یەک دەحژلیک بۆ نەفتە تێران کوشتی کرد کە من نفس ساڵی بەلەوەی تێران. خۆمیش کوشتیم گرگە ساڵ 1970 چەندە حەلیک بەرتر کوشتیم گرگە لەم ئاخرگەریشەوە بۆ زیرە سەنعەتە سەواتکوی مازندرانی تیمەکە بەدەستیانە بوو کاکە پێمان حەدەری. بەسورەت کاک جەبار من ئەو وەختە تازە شروع کردبوو بە تەمرینکردن و چوم ئەو مسابقەمە تەماشا کرد نەوجەوانێک بوو. تەماشاچیان حدود 5,000 نەفەرێک بوون گشتی هەیبەتەن وەکو جەنابت بوون یعنی سەر و شێوازە کوشتیگیری و هەردوو گوێ شکیاگ دانێ لە پاڵە دەستماوەتی حیفە ڕای کەرماشا ئیگشتە کوشتیگیرە دڵی دیری دڵ مسابقە نەیرن. من خاص سرنجم داوە کاورا ڕاستیە کرد کەرماشان پڕوو لە کوشتیگیر ئەمما دڵ مسابقەیان نەبوو. ئەوە بووە مشەوق بوو من لە مسابقاتە نەوجەوانانە کەرماشان دوای 4 مانگ تەمرینە کوشتی شرکەتم کرد و نایب قەهرەمانیم هاورد باختم لە بەدڵە باراندازە خۆما بە بابەکە ئەڵڵاه یاری کە بعدەن بووە قەهرەمان جیهان و ئاسیاوانە. هەر مەسیرێک ئەڕۆیتە ناوی مەرحەلەیە بەرتریشی هەست. ئەگەر ئەو گفتەیە ئەو ئاغا لەو مسابقە نەوایە و من نەوجەوانێک نەوایەمە سەرێکی سەوداییم نەوایە ئیمکانی بوو بە 4 مانگ سابقە لە ناوە کوشتیا جورئەتە مسابقەتانم نەوێ. ئەمە من توانیم لەو مەرحەلە عبور کەم وەلێ فرە کەسێک هەروە کە کاک جەبار ئەزانێت لەو مەرحەلەمانەوە. ئەمە حکایەتە ئەن چێکە کە ئێمە لە ناوە جامعە تەکیان ڕوبەڕووین. بزانێک زمانی ڕۆحی پەهڵەوانی و دەردیە خوارد. بۆوە دەردیە خوارد کەسانێک کە پاڵەوان بوون نۆعی ئەمنیەتە ئیجتیماعیشیان بەرقەرارە کرد. دارای خو خصلەتێک بوون مەرامە مردانەیەک بوون دەسە فەقیریان ئەگرد ئینسانە کە زۆڵ و مورد زۆڵ واقع بوو ئەدەرگایان ئەچوو کارکردە قەشەنگێکیان بوو. بعد دەوڵەت هات و نەقشە ئەمانی خستە حاشیە کەڵانتەری و شارەبانی و پۆلیس و سعی کرد کە ئەو نەقشە گەورە کە ئەمانە لە جامعە بوویان و ئەو تەئسیرە کە ئەمانە لە جامعە بوویان بە ئینحرافی بووە. بۆیە تۆ ئەگەیتە سەردەمانێک کە کەسێ وەکو عەلیاغا جاودان لە کرماشان تێ وەلی گەورەترین لابراتوارە تریاکی هەست. یعنی سعیان کرد بە نۆعی لەم مەرامە پاڵەوانیە لەم مەرامە جوانمەردیە یەک شتێکی زایع لە دەسە حاکمیەت دروستکەن کە بعدەن ئەمیش بە مەرحەلەیەکی ترا تێپەڕی و تەبدیل بوو بە بزەهە ئیجتیماعی وا ڕواڵەتە ئینسانە وەرزشکار و پاڵەوانیان دەرخست کە قاتیە بزەهە ئیجتیماعی ئەوێت. یعنی ئەو ڕساڵەتە گەورە کە لە ئەوەڵ و ئەمان ستوونێکی ئەمنیەت بوون بۆ مردم بەرەبەرە حاکمیەت هات بەکاری هاوردن انحرافی دان ئەزیەتی کردن و بعد تبدیلی کردن بە عناصر ضد جامعە. لەم مەسیرە تەکوتوکێک کەوتنە ناوە مەسیرێکی تر لە فازە پاراستنە لە جامعە و مەسیرە مبارزاتە کە حاکمیەتە و ئەگەر تەماشای قەهرەمانانە ئەم مردمە بکەی چ لە کاک حەمەی مایی چ لە کەسانێ وەکو کاک جەبار وەختی عەرسەیە ئەو مەیدانیانە بۆ نەماوە حاکمیەت لیانی بەست بە جۆرێکی تر ئەحساسیان کرد کە ئێشێ نەقشیان بوێت ڕۆڵیان بوێت ئولگوون بۆ مردمە جامعە. بۆیە پێویست ناکات خۆتۆ متونە مختلفە متفکرانە دنیا بخوێنی تۆ بزانی ئازادی چییە مەشروعیەت چییە تەبعیز چییە بەرابەری چییە. کافیە ئولگوویەکی گەورەت وەکو ئەمسالە کاک جەبارە شێرانی بوێت ئەوان دروست حرەکەت بکەن و بە پشتیوانی ئینسانە با تەجروبەیە پێشکەسوەتێ لەم مەسیرە فرە کەسێ قاچەخاتە ئەم مەیدانە کەسانە سەودایی کەسانە کە هان بە شوێنە ژیانێکی ترا هان بە شوێنە جاودانکردنە ناوە خۆیان هان بە شوێنە شۆهرەتێکی موسبەتە. ئەگەر بەم دەسە بڕۆینە بەرەو مەراحلە مختلفە
مبارزەیش فەرقەکات. یعنی تۆ وردە وردە دەست پێەکەی. ئەگەر تەوەجۆ بکەی بە لەفزە کەسانێ وەکو کاک جەبار وەختی شکستە نەفسیەکە نێژن ئێمە تۆزە دۆشەکە کوشتیمان خواردگە. یعنی بە نەرمش و بە دەور دووەم کوشتی گرتن و تەمرینکردن و بە ئامادەگیە بەدەنی تا تێیکردن مەراحلە مختلفێک کە ئامادەیە مەیدانە مسابقە ئەوەن پێی ئەچێت. هیچ کام لەمانە ئاسان نییە. ئەگەر من بەم تعریفە بێمە سەرە وەزعیەتێکە واینتیا ئەوە کارم بەردەمە عادی نییە کە بزانێت لەگەڵ کیا دەست بە یەخەس. تۆ وەختێک لە ناو شارە سنە قارەمانێ وەکو کاک جەبارە دەیتە دەرۆ و کاک جەبار ئەوێتە سمبۆلە شارە سنە، ڕۆحیە پەهڵەوانی و قەهرەمانی ئەو مردمە ئەنوێنێت. گشت کەسێ ناوێتە کوشتی گیر، گشت کەسێ ناڕاتە ئەو مەیدانە و مسابقە بدات کە کاک جەبارێدات. دەرنەتیجە هەر بەم دەسە نەقشە و ڕۆڵە فەرماندەیەک ئەوەسە کە استراتیژی دائنێت، دوژمن تعریفەکاتۆ، زەمینە شەڕکردن تعریفەکاتۆ، ئەوە کە فکرەکاتۆ لەکوێ لە چ زەمانێک بە چه میزان نیر و بە چه شێوەیەک حملە بە دوژمنە بەرامبەری بکە. ئەوە کە پێناسەی دوژمن ئەکا و مردم بەر ئەساسە ئێعتمادێک کە بە ئەویان هەست لی تەبعیەتەکەن. بۆیە ئولگو لە جامعە شتە مهمێکە، مهمە کە کێ ئولگو توێت، مهمە کە بەرچە ئەساسێک تۆ ئولگویە خۆت هەڵەبژێریت. ئەگەر بەم دەسە بڕۆینە بەرۆ، ئێمە مردم ئیشی لە جێگەیەکە ئەحساسکەین هەڵمان خراوە، بە ئارەزووەکانمان ناگەین، بە ئەمیالمان ناگەین. چ لە کوڕەخاسە هەست وا لە ناوە ئەو شارە پوڕە پاکەتە سیگاری نییە، دەسی وە 2 متر تەراکم لە ئاسمانگا ناگات، ناتوانێت پیاواتی بکات، ناتوانێت سفرێ دابخات 10 نەفەر وە دەورە سفرەکەی دانیشن شەو نشینیەک و شەوچەرەیەکی بوێت، ناتوانێت بیر لەوە بکاتەوە ڕۆژێک کەسێ پێبێژێ باوک پێبێژێ دایک، ناتوانێت بیر لەوە بکاتەوە کە مراوداتێکی پانوبەرینە ئیجتیماعی بوێت ڕۆژ لە دوای ڕۆژ لە نموودە ئەوەی کە ژیان سەخت بوو گە و زندگی سەختە و لە ئۆهدەی بەرناین و خۆی تەنگترۆ بکاتەوە. ناوەی کە مردم بێ محەبەت بووگن، مردم بێ محەبەت نەوگن، مردم تەوانیان نەماگە یا فەرهەنگێکی تر ستایڵێکی تر لە زندگیان تعریف کردەسە و کاورە تەحمل دوودانە میوانی نییە لە ماڵە خۆیان. لەگرا ئیشە ئینسانێک و تەناقوزێ بخات فکر کاتەوە ئەرێ ئێمە بۆ وامان پێهات. ئەدێ فکریان کردگەیژن تەبعیز لە جامعە مەوجودە، نابەرابەری لە ناو جامعە مەوجودە، بەهرەکەشی و استثمار مەوجودە. هەر کەسێ فورموڵێک تێری، فورموڵهای لە بەر ئامادەبووک کە بیدەنە سەر جامعەی ئێمە. بەڵام خۆ من و تۆ ئەزانین تەنانەت ئێمە کە کوردین، ئێوە کە سنەیین، بافتە شارە سنە تەکە سەقز فەرقەکە، تەکە کامێران فەرقەکە، تەکە کرماشان فەرقەکە. هەر کامیان دارای خەسائسە تایبەت خۆین. بۆیە من ئیسە کە گەرەکمە تەکە کاک جەبارە شێرانی و مەفتخارمە پێی دریاگە لە حوزورە ئێوەی یارانە بم، من ئێشی جۆرێکی تر قسە بکەم چون مخاتەبینە کاک جەبار کەسانێکی ترن. دەرنەتیجە بەرەبەر ئەتانگەێنمە ئەم جێگە کە ئەوەی کە تا ئیستە بە ئێمەیان وت کە ئێمە حاڵمان بۆ خراوە نوسخەگە لە پێش ئامادەکریاگن کە جواو نهاتوە لەسەر زەمین ئێمە. ئێمە لە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ کارێکمان کرد کە لە دەورانە ڕێنەسانسا کریا لە ئیتالیا، کریا لە بریتانیا، کریا لە فەڕەنسا، کریا لە ئاڵمان. ئەویش نەقد سیاسی بوو، نەقد سیاسی بە مەفهومی زەکردنە ئازادی معنا پەیاکە. ئێمە لە جێگەیەکە لە دۆرانە متەئەخرە لە هەزاری سێوەما پەیمان مرد هەڵمان خراوە. ئێمەی کورد، من جەنابەت کاک جەبار هەزارانێکی تر کە ناتوانێ بێرێتێ سەرگۆ، دیمان هەڵمان خراوە. بۆ خاتری ئەوەی کە فکر نەکەین ئەمەی کە ئارزووە بۆ ئێمە تەوەهومە و تەوەهم نییە، بەڵکو ئارزوهایەکی مادیە و قابل تحققە، مەشایە تەسویرێک لەمانە لە گوزەشتە بدیایە.
ئایا ئێمە هیچ وەخت لە گوزەشتە تەسویرێکی وامانە بووگە کە ئێستەگەرەکمانە لە شرایط ئارمانی یا ئیدئالە وەزعیەتە ممکن پێی بگەین؟ ئەمە کارێک بوو کە ئێمە لە ناو ئاخیزە کوردەوارە سەربەخۆ کردمان، یعنی نەقدمان کرد، یعنی چوین بە شوێنە گوزەشتە گەڕیاین، نەو گزارشێکە لە ناوە پرتۆکەکانە ئەیدەن، ناوەی کە باسە دەربارە ئەم بکەن و دەربارە ئەو بکەن، نا ئەوەی کە مردم ژیانی پێکردگە، زیستە ئیجتیماعیە مردم، هەڵسو کەوتە مردم، فولکلۆرە مردم، فولکلۆرە ئێمە و هەڵسو کەوتم ئێمە و حافزەیە زوانیە ئێمە کە زوانە ئێمە حافزەیە تاریخیە، زیستە ئیجتیماعی و تەمەدونیە مردمە ئێمەس و بیری نایێتەوە کە ئێمە بندەسە هیچ کەسێک بوو بین، هیچ کەسێک. مثالە دەم تۆ هەر دیاردەیەک هاتووێت لەناو ئەدەبیاتە فولکلۆرە مردمە خۆیان وێنێ. ئێوە لە بیرتانیە دەهەی 60 سریاڵێک هاتوو بە ناوە ئوشین، ئەمە لە ناوە جامعەی کوردەواریە ئێمە خۆی نوات، فرە کەسێ ناوی مناڵەکانیان یا ئوشین، ناویان یا تاکەشی، ناویان یا ڕیۆزۆ، گۆرانی بۆ دروست بوو. شنەوەندەی عەزیز میخانەمی یەک تەرانە تەرانەی ئوشین و ساڵهای دوورەسخانە فرە کەسێ فێری بوو. ئەم داستانە کە تحتە ناوە ئەوەی کە ئێمە مردمانێک بوو گیندابگیر کریاک لە ژێرە سەرە ئیمپراتوری گەلە مختلفە کە گەرەکی ئێمڕۆیە ئێمە دروستکان نەقڵە ئەم تاریخە، ئەگەر هەگەری بنوارین بۆی ئەگەر تاقی بە تاریخ ئێمە کۆی لێی بووگە، ئەمەی کە ئەم پرتۆکانە ێژن ئێمە کۆی لە بووگی، ئێمە صاحبە هیچێک نەوگی، ئێمە درۆست، ئێمە کۆی لێ هیچ کەسێک نەوگی، هیچ گەردەن کەشێ نەیتوانی بێت ئەم سەردەمینە. ئەمە تەسویرە گوزەشتەیە ئێمە، تەسویرە ئێمڕۆیە ئێمە بۆ حاڵمان خراوە، بۆیە من ئەمە مەترح کرد. ئێمە فکرەکەین، ئەگەر من وا فکرەکەین، من خۆم ئەوسا وا فکرمە کرد، ئەگەر من پوڵێ پاکەتێ سیگارنێ لە گیرفانما ئەمشۆ ئەلیە خامنەئی نابوو دەوێت چۆن من پوڵە پاکەت سیگارێکم نییە. چرا؟ چۆن من وا فکرمە کرد کە حاکمیەت هاتگە سەعادەت و خوشبەختی بۆ من بێری، لە کاتێکە دروست حاکمیەت نات کە سەعادەت و خوشبەختی بۆ من بێری، حاکمیەت هات کە حکوومەت بکات، خۆی بەردەوام بکات و خۆی ئەبەدی بکات. ئەمە تەسویرە حاکمیەتە، نەوەی کە من فکرەکەم هات کە ژیانە من بەختەوەرکە، لە هیچ کوێ دنیا شان هات کە ژیان بەختەوەرکە. ئەمە بەحسایەکی درێژە کە لەناو دڵ ئەمە ئاخێستێتە دەرەوە، لەناو دڵ ئەمە بەشێک لەمیشە، بەشێک لەمە ماناکردن، هێشتنەوە و بەردەوامکردن وەزعیەت مەوجودە. لەم نەخدە کە ئێمە کردمان، ئێمە پەیمان برد ئانچە کە پێی ئێژن ئەحزابە کوردی، نەک ئەحزابێک لە دڵم مشت و مڕێکی ئیجتیماعی، مەقتەعی ئێمە بەمە بگەین حاڵمان خراوە و ئەمە بێت و پرسیارە لە ناوە ئێمە تا لە ناوە دڵە ئەمە جەریانێک بێتە دەرەوە، جەریانێکی تێوریک بێتە دەرەوە، تەبینێکی نەزەری بێتە دەرەوە تا تەبدیلە بە هێزە مادی بێت. ئەم اتفاق ناکەفێ، بەڵکو یە اتفاقی ترەکەفێ لە داڕشتنی دنیای جەدیدا بڕێک اتفاق ئەکەوێ کە ئەدەیەک مۆهرە تێرن بازیان ئەدەن یا بڕێ نەهاتگەلی بۆ دروستەکەن. ئالەگرا کارە ئەم جەریانە غەیبکردنە مردمە. ئێمە ئەوسا معلوم بوو کوڕکەین، سەر بە چ تایفە و ئەیڵ تەبارێکین، هەر کام لە ئێمە کەسێکی فەوت کات 20,000 نەفەر ڕواتە پرسەی، ئەمە چووکنە تارە کاورا کەسی نییە بێکەسە، هیچ کەنیشکە تارانیە 20 خاسەگاری نەوکە، وەلی 10 ساڵە پێش 15 ساڵە پێش هەر خانەوادەیە کوردێک کە بنەمای بوایە کەنیشکی نەبوو پاشنەی دەرە ماڵ دەرنێرن، دەی باوەڕکەن بڕۆن بپرسن 3 خاسەگار بۆ کەنیشکە تارانی حەسرەتە، چون تارانی بوون هیچ معنایەکی نییە. ئالەگرای من متەوەجێوین اتفاقی کەفتکە، ئەمە اتفاقە ئەمەسە تبخە نەزەرە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ، ئەمەی کە وا لە ئێران دەوڵەتە نەتەوەییە ملەتێ بەناوە ملەتە ئێران نییە، بەرئامەدە لە ڕوحە نەتەوەییە هیچ ملەتی نییە. ئەمە کۆمپانیەکە، بنگاهێکە کە نظام بازارسازە جەهانی لە خەتکەشیکردنە قەڵەمڕەوە ئێمە مەیدانیاکە، دێ ئەم نظامە ئیستە تابعیەتی گەرەکە، تەبعی گەرەکە، مەشایە بەهاتایەنە تەمامە ئێمە نەمالکیت بخستەیە لە شێوەیە قدیم لە ئاڵفجەڕ و چراگاه و
چوزانم زەوی وزارە کەشاوەرزی و منتەقەیە قەڵەمڕۆیی بیان خستاینا مشتێ بێ هەمە چیزە هیچ و پوچیان دروست کردایە فڕایندایەتە ئەم شارە وەکو ئەوەی کە ئەمڕۆ دروست بووگە. حاڵە ئێمە بۆ قراوە بۆ خاتری ئەوەی دەوڵەتە ئێرانی هاتگە ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە بێبونیاتر بێ ئەساستر بێ دەسەڵاتتر بێ قودرەتتر بێ مالکیەت بکات. ڕۆژ بە ڕۆژتەوە مەبینی دەرنەتیجە هیچ شتێ نایەتە دەرەوە. ئەمما دەوڵەتە ئێرانی هەمزەمان بۆ تۆ سەرسازی ئەکا سەرسازی بۆ خاتریەوەی بیان کاوە ئادرس مامەڵەیان تەکا بکە. مەسەلەن سنە 1 ملیۆنە خۆ دەوڵەتە ئێرانی ناڕوات دەرگای ماڵە 1 ملیۆن نەفەر لە سنە بکتێ تێت بۆ سنە چهرەیە مردمیە بەرساختە دروستەکە نا کاک جەبارە شێرانی. کاک جەبارە شێرانی دەوڵەتە ئێرانی پاڵی پێوەنی نابوودی کا بیکوشێت تێ مۆهرەیەک دروست ئەکا کە مۆهرەی دەسە خۆی بێت وەکو فعالینە جامعەیە مەدەنی وەکو ئەمسالە ئەوانەی کە قەبلەن ئێمە لە سەریانە قسەمان کردگە کاک ئاکۆی حەکیمی هەر وەکو کەسانێ وەکو زیادینی و وەکو ئەو ئاغایە ناوەکەیم لە بیچ و چی ناو بوو کاک ئاکۆ وڵت بێگی و مختار زەرەعی فعالین جامعەی مەدەنی قوتبەی سادقی و فەرەحمەند و ئەمانە گشتیەکەن و ئادرس بۆ تۆ تا بەناوت کورد بازنەمایی تۆ بکا کە مەعامەڵەی لەسەر بکەن و ئەمساڵە کاک جەبارە شێرانیش بکوژن دەریکەن لە بینی بوون سەریکەنە ژێرە ئاو. ئەمە داستانە ئاخیز بوو میدوارم کە بێەوەی کە سەرە کەسێکم هاوردوێتە ئێش معرفیەکەم کردوێت. ئێمە نەقدێکی درێژداوێنمان هەست و هەر کامیان دارای بەشگەلە مختلفن و لە کنارە ئەمە مانیفێستێکیشمان داگەسە دەرەوە بە ناوە ئاخێزنامە. من لەگەڵ تۆزیح بەم کە مانیفێست مەتنێکی ڕوو بە مردمە. مردم دروست ئەکات. مردم دروستکردن یعنی ئینسانگەری کە فاقدە تایتڵن، ئینسانگەرێک کە لەچوو بنە سەر پۆزیشن بوێسن، مەسەڵەن خۆیان بە ڕۆشن فکر بزانن، خۆیان بە نخبە بزانن، خۆیان بە ئیلیت بزانن، خۆیان بە کارمەند بزانن، خۆیان بە معلم بزانن، بەڵکو ئینسانگەرێکن کە ئەم حاکمیەتە بێناوی کردگن و ئەمانە ئمڕۆ هەمان قەستەکەن کە حاکمیەت کردگیسی. حاکمیەت قەستەکە کە بە تۆ حکوومەتکە، تۆ قەست ئەەکەی کە حاکمیەت حکوومەتت بێنەکە. ئەم دوو قەستە لە یەکتری ئەدەن و شەڕ دروست ئەکەن و یەکێشی مەغلوب بوێت. سەروەربوون ئەن چمکێک کە کورد لەسەری ئەوێسێ تعریفی هەست. تعریفی ئەوەسە کە من توانە تەحمیلکردنە مەرگم بە بەرامبەر کەس کە گەرەکێکی خۆی تەحمیلە بە من بکات. ئەمە یعنی سەروەری. سەروەری یعنی کەسێک کە مەرگ بە سوخرە ئەگرێت، مەرگ خۆی بە سوخرە ئەگرێت و مەرگ بە دیگەری تەحمیل دەکا. ئێمە ترسمان لە دەوڵەتە ئێرانی ناوێتەوە بە عەسەوەی کە دەوڵەتە ئێرانی بمان کا بە بەردە تەسلیمی ناوین، بەڵکو ئێمە مەرگ پێشکەشە بە دەوڵەتە ئێرانی یەکەین و لە مەرگە خۆشمان ناترسین. ئەمانە محوەرانێکن کە ئەگەر کەسێکی ئاورد بێت و پێی ئەواتە و ئەیوێنێت. اتفاقاتە ئەخیریش ببەخشن من یەکتەنە تا ئاگرا هاتم بام تیکێشە بێژم. پرۆسەسە دەوڵەت من لە ئەوڵەوتم دەوڵەت ئێشێ مانا بوێت ماندگار بوێت. دەوڵەتە ئێران یەک مەرحەلەی تری ماگە ئەبەدیەوە بوێتەوە. ئەبەدی بوون یعنی چی؟ یعنی ئیقتدار خۆی بشارێت و تۆ نەزانی بەکی حەملەکەی، وەکو ئیاڵەتە متحدەی ئەمریکا، وەکو بریتانیا. بزانە دەوڵەتە ئێران هەنووز کە هەنووزە، چون هیچ ملەتێک بەناو ملەتە ئێران مەوجود نییە، چون هیچ ڕەوەندێکی واقعی بەرامەدە لە ئێرادەی مردمێک نهاتکەسە دەرەوە، بەڵکە کۆمپانیەکەوا لەوێ، لەذا تۆ لە خۆت ناپرسی ئەرێ لە سەرزەمینێکا کە هیچ سنەتی تاریخیەکی نییە کە مانایی بدات بە کەسێکە قودرەتەگرێ وەکو ئوروپا. تۆ ئەگەر کوڕە ئەوڵە پادشاه نەبیت، ئامۆزای پادشاوی، خاڵۆزای پادشاوی، هەر کەسێکی تروی بێ پادشا بکوژی، هیچ کەسێ مل بە پادشایی تۆ نایدات. سنەتی وڵاتانی ئوروپایە مەسە ملە پێ نادەن، هەرچەندە سپات بوێت ملە پێ نادەن. بەڵام لە ئێران نەشتەوان نییە. ئێرانی سنەتە تاریخی نییە. ئێرانی ئێپەدیدەیەکی جەعلە. سوالە مەسە ڕەزاخانە میر پەنجە مێهتەر بێ ئەوەی کە
ئێڵی بوێ تەباری بوێ قدرەتی بوێ چۆن لەسەر دەسەڵات ئەمێنێتەوە چۆن ئەمێنێتەوە چۆن لە بینی ناوەن خومینیە بێتەبار نەتەبارە سەرزەمینی هەست نە قدرەتی هەست نە ئێڵێکی هەست دفاعی لێ بکە نە قانونێ لە مەملەکەتە بە شێوەی هەزاران ساڵە هاتگە تا ئەم کورسیەکەی بوو بپارێزێت کە تەبەقەی ئەشرافیەتی بێم تەبەقەی ئەشرافیەتە مەجال نەدار کەسێ کورسیە قدرەت بوات خومینیە یێلاقەبا چۆن لەسەر قدرەتە مەملەکەتە بێنێتەوە عەلی خامنەیی بێتەبار عەلی خامنەیی بێتەبار وا فووی لێ بکەی لەگەڵ بەفر ساڵە تراتێتە خوارەوە بێ هەبوونە هیچ سنەتێکی قانونی بێ هەبوونە حکوومەتە قانون بێ هەبوونە ئەیل و تەبارێکی گەورە چۆن توانێکی بەرەکەی قدرت دانیشێ ئەگەر ئەربابێکی تری نییە ساحبێکی تری نییە کەسێکی تر ئەمەی لەگلا دانەنیابێ لەگرا دەوڵەتە ئێرانیشی بڕاتە ناو فازە ئاخر یعنی دەوڵەتە ئێرانی ئێشی خۆی بکاتە دەوڵەتە بەرامەدە ئەز ئێرادەی ملیە مردمانە ئێران بازنەمایی کنەندەیە ئێرادەیە تەمامە مردمە ئێران دێ مردمە ئێرانە موجود نییە تێ سەرسازیت بۆ دروستەکە عەلی کاریمێ شەقۆشێن خانمە زەڕیە ئیبراهیمیە فیلم سکس لەو ڕەفتە خانمە گۆلشیفتە فەراهانیە خۆڕنتۆکەنە ناوە فیلم شازدە ڕزای قوڕازە ئەمانە گشتی تێرەیاندا دەمە یەک و ئیشێ من مردمە ئێرانە لە فوتباڵیست و بەقاڵ و چەقاڵ و سلبریتی و ئەحمەق و خۆفرۆش و خۆ دەرەوخەر ئەمانە ملەتە ئێرانن لە پرۆسەسە ئینقلابە دموکراتیکە خوا هەڵی ناگرێمە ئینقلابە دموکراتیکمان کرد و ئێران چووە ناوە مەرحەلەی حکوومەتە قانون لەگرا چه اتفاقێکەکەوێ سەر تاجدارێک بەناو ئیمپراتور سەر تاجدارێک بەناوە پادشا نامێنێکە بێتۆ کانونە ئیقتدار محل لە تەنەفر مردمێک کە بەسیج بوون و متحد بوون بەر عەلەی هەمسەرە ئەوەی کە ئەوروپا ئیتر ئینقلاب ناکرێ دەلیلی وەسە دەوڵەت ئەبەدی بوو گەسۆ ئیستا مردمە فەڕەنسە دوێ کە هەفتەی گوزەشتە قیامیان کرد کێ بڕۆخێنن یە سەری مؤسساتە پارلەمانە فەڕەنسا کاخە ئێلیزەز کێ بڕۆخێنن مەکرۆن خراوە دێ مەکرۆن لاوەن ئەحمەد دانێن لوپە دانێن هیچ تەغییر بنیادی اتفاق ناکردی دەوڵەتە ئێران وا لە ئەم پێچە تاریخی مەرگە عەلی خامنەئی وەکو سەگ و سوتەگەیان خاتە گیانی یەکتر چون لەگرام ملەتی بەناو ئێران معنی نییە ئێرانی بوون معنیەکی نییە تارانی بوون معنیەکی نییە هەر نیرویەکی منسەجم ئەتوانێت بڕوات کەس بە قدرت بکات و هەر کەسێکیش لەسەر ئەو قدرت دانیشێ کەس بەری پێدابێ وەکو چۆن خامنەی بوو وەکو چۆن ڕەفسن ببەخشن خومینی بوو وەکو چۆن ڕەزاخان ئەمیرپەنج بوو لەذا دەوڵەتە ئێرانی وا لە پیچە تاریخیەکە ئەگەر عەلی خامنەئی بمرێ و جانشینی تەعین نەکردوێت ئەم دەوڵەتە ئێرانە نەزمە بازاڕی ئێرانیە لە یەک ئەپاشرێت نابوو دەوێت لەذا دەوڵەتە ئێران هەروەکو چۆن 57 ئینقلاب نەبوو بەڵام نەمایش ئینقلابیاندا گەرەکیان بوو نەمایش ئینقلابن گەلە کۆمەیان کرد لە مردمە ئێمە بووەنە خیابان ئیدەیەکیان لێ بکوژن لێ دوابێژن مەجلسە مؤسسانمان دانیاتە کە دەوڵەتی جمهوری ئیسلامی ڕێکەوتین چوون بەرەو قانونگوزاری خوا هەڵی ناگرێ دوای ئینقلابە مەشروتەت ئێمە گەیین بە دەوڵەتە قانون و دموکراسی هەر ئەمەسە لەم ڕاستە تۆ پرۆسەسە فەرمانە مولدسازی عەلی خامنەیی تەتەمەی سەروەتە ئەم مردمە کە لە ژێرە دەسە کۆمپانیە بەناوە دەوڵەت بوو عەلی خامنەیی فەرمانی سادر کرد سەنەدی بدەن بەناوە ئەشخاص حەقیقی و حقوقی حکوومەتە قانون یعنی چی حکوومەتە قانون زەرورەتی پاسداریە لە مالکیەتە مردمە دەی ئیستا ئێمە چووگینە قۆناغە بعد از عەلی خامنەیی بەنادرە کشوەر واوە ناوە کۆمپانیە شەبنەم خۆتۆ ناتوانانی مسادرەیەکەی مالکیت خصوصیە ئۆکەی باغە فڵانە جێگە لە شیرازە ها بەناوە ئەحمەدە فەراهانی مەسەڵەن دوێ خۆتۆ ناتوانانی لە ئەحمەدە فەراهانی بسێنی دەوڵەتە قانون دەوڵەتە مالکیەتە ئەمە دەوڵەتە ئێرانی گەرەکی بوو بدونە ئەوەی کە تەبعاتی یەک ئینقلابە واقعی بوێ لە نەمایش ئینقلابە زاهریا پوست ئەندازی بکات ئەوە خەڵکە ئێمە نەچوو ئێمە بە دەوڵەتە ئێرانی اختارماندا ئەم کارە دەسی پێەکەی ئێمە لێتی ئەترازێنین خەڵک مێرە خیابان خەڵک بێریتە خیابان نەمایشە 57 بکە ئێمە لێتی ئەترازێنین ها ئەم مردمە ڕۆژێ نازانێ دوو ڕۆژ نازانێ ڕۆژە سێوەم ئێمە متعینیەکەین ئینقلاب یعنی هەڵتەکاندنە بنیانە مناسباتە ئیجتماعی سیاسی
واقتصادي خەڵکە ئێمە نەوەی تەناوە خیابان ئەوە بوو خەڵکە ئێمە نەهات عدەیەکی کەم لە جوانان کە هاتن لە ژێرە تەئسیراتە مەتنە ئینقلابی لە مەهاباد شنۆ سنە جوانڕۆ کامێران خەڵک بەرەو فتح مؤسسات چوو ئەمە باعث بوو دەوڵەتە ئێرانی تۆرموزەکە بکێشێت تەوەجۆ بکە ئەمانە قەرار بوون نەمایشە ئینقلاب بن قەرار نەبوو بازیەکە جدی بوێ قەرار نەبوو تۆ بڕۆی مؤسسات بگری عبور بکەیت لە دەوڵەتە ئێران قەرار نەبوو بوویەوە تۆ ئینقلابە واقعی بۆیە شعارە ئێمە لەو دەورانە ئەمە بوو کە شنۆ بکەنە ئەپیدمی یعنی واگیری بکەن یعنی بیکەنە وەبا واگیر بدرێت بە گشتێک مەهاباد ئەپیدمیکەن سنە ئەپیدمیکەن ئەوە بوو دەوڵەتە ئێرانی لەم بەشەیە ئەو نەبوو عەلی خامنەئی وتی ملەتە پیشڕەفتەیە کورد بۆ پیشڕەفتە چون مستەفای هجری فرە پیشڕەفتە چون عەبەی مهتەدی پیشڕەفتە کورد بۆیە پیشڕەفتە کە کورد بۆ ئەوەڵین بار لەلایەنە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ بووگە بە ساحیبە ڕەوایەتە کوردیەتێک کە ڕەوایەتە ئێرانیەت لەبینەوەات متوجه بووین وا لەگرا تۆ ڕەهبەریەتە ئینقلابیە توودەیەک ئەکەی کە حاکمیت گەرەکێ بیواتە بەرەوە استفادەی لێ بکە بیهێنێتەوە ماڵەوە ئیمڕۆ ناتوانێ ئەو کارە بکات لەذا ئێمە لەم مەقتەعە شکەستمان پێ هاورد مەسئلەیە ژینابازی مەسئلەیەکی بنی قوڵە کە ئێمە دانیشین تەحلیلیکەین لەم وەختە تەنگە وەلێ تەمامە تەحلیلهایە کە کردمانە لە کاناڵە تەلەگرامی ئاخیزە کوردەوارە سەربەخۆ مەوجودە و هەر کەسێک تەشویق بیوێنێت ئەتوانێت تەشریف وا بوێنێ ئەڵبەتە کاکە ئاکۆ من مطمئنم کە ئێمە نەئاشنا بە خەڵکە سنەنیەین من بارها گزارشم بۆ هات کە ئەوەی لە شارە سنە دەستی بجوڵێت خۆی بە سیاسی بزانێ مبارز بزانێ لە هەر حوزەیەکا بێت چ لە بەرەی حاکمیەتاوێ چ لە بەرەی قارەمانی تو ئینقلابا بێ ئێمە ناسیت ئێمە نەئاشنا بە خەڵکی نیەین وەلی خۆ بە ئیحترامە دۆستان و ڕفیقانە کاک جەبارە شیرانی خۆشەویستانە کاک جەبارە شیرانی و پێشنەهادە خۆتان منیش سعیم کرد کە یەک گزارش کۆتاهێک بەم ئیسەوە ئەمە خزمەتتانە فەرموو ممنون کاکە پەیمان حەیدەری دەستەوە خۆش پێ خەسە نەبی کاگاگۆ فەرموون مای کاخەمەت خواهش ئەکەم دەستان خۆش پێ کاک پەیمان خەسەنەوەن تەبیعەتەن هەرواسە هەدەف لە دانیانە ئەم ڕوومەیشە دقیقەن هەرەو جۆرە کە خۆتان فەرمووتان ئیسا کاک جەبار ئەسیاریان بوو بۆ قشتێک لە ئەوانەی کە چۆن بێژم لە مناڵە کەفە خیابان و وەرزشکارن و یەک جۆرێک کاک جەبار ئەشناسن وەکو ئولگویکی مبارزاتی یا وەرزشی خۆیان قەراریانداگە فرەتر لە تەریقی ئینستاگرام و چۆن ئێمە بیشترێ فعالیەتەکانمان کاک پەیمان چۆن لە فەیسبوک و کڵاب هاوسە کڵاب هاوسیش ئەپێکی جەدیدە تقریبەن بۆ سوورەتە لەناو مردمان ڕایج نییە لە دەستڕاستە عموما قەرار بگرێ و فەیسبوکیش فیلترە یعنی فرەتر ئسرارە ئێمە لەسەر ئەمە بوو کە ئینستاگرام موجودە یعنی هەر کەسێک دەتوانێت استفادەی لێ بکە بەخاترەوە حەزمان کرد هەم حضورە جنابت لە ئینستاگرامە لەم مەوضوعە بەبعد فرەتر بێت و لە تەریقی ئینستاگرامیشەوە بتوانین خۆ تەبشیرە کەلامە ئاخێز و مەتنە ئاخێز بکەین دقیقاً بەخاتر ئەمە بوونە ئەوەی کە ئێمە تەبیعەتەن نائاشنا نییە و حدود 6-7 ساڵە لە سنە لە کرماشان لە ئێمە بە سەدان یا ئەتوانین بژین هەزاران یارە ئاخێزیمان هەست کە لە تەریقی کاناڵە تەلەگرامیە و مەتنە ئاخێز دنباڵەکەن و خۆیان بە ئاخێزی ئەزانن و ئیسە یەواش یەواش لە کڵاب هاوسیش ئەوێنین کە جەمعی یاران شقڵی گرگەوە تێن ئاخێزی بوونە خۆیان دەرئەخەن و ئەو تەجروبەی ئازادی خۆیان تێڕە ناو ئەموو کاک جەبار خەجاڵەتم دانێک بەناو هەست لە تەربیەتیەکەت کاکی گیان اجازە بدە و ئاغا تەشریف بێرێتە سەر و بزانە بابی گیان عەزیزەکەم چاوەکەم تۆ ئەگەر توانت هەست لە مەتن من ئیرادێ بگری پیتەکە ئەلەکی مەیێرە قسەی ئەلەکیش مەکە ئیستا یعنی تۆ کەسێکە نووساگە بەناوە کوورشە ئەفراسیابیە کێس یعنی فرە منبعەکەت مۆسەقە تۆ دەست هەست لە وەزارەتە اطلاعاتە ئێرانە ئاغا گیان دەوڵەتە ئێرانی بێت ئێمە بواتە شەبەکەیە ئوستانیە سنە بێت ئێمە بواتە شەبەکەیە یەکە سەدا و سیما 23 ئێمە کەلام ئەدەین بە شەڕ کەلامە ڕەوایەتیش ئەدەین بە شەڕ ڕەوایەتە
ئەمەی تۆ ئەیکەی خێری نەخنەماس لە ئەحزاب بەرساختەیە کۆمەڵە و دموکرات و پەکەکەت تێتە دەرەوە ئەر کوڕی نەقدی لەسەر مەتن ئێمە بکە خۆ ئەگەر کوڕیشی ئەو قسە ئەیکەی سەرهەنگکوورشێ تەماسبی بێرە خۆ دەوڵەتە ئێرانی لە ئێمە ناترسی تویش ئەگەر پیاگیسە بێرە سەر و بە شەواهدت بە دەلایل تەحلیل کە کە من وها کەسێکم چاو پێکەوتگە من بە احترامە کاجەبار قسە ناکەم وەنەن دوولەتمە کرد ئەتم پرپروان بابەگیان ماڵام قسانە نییەن ئێوە ئەگەریش پیتکتێرن پیتکە قەشەنگێ بێرن بخوا بخونجێ ئەحمەق تۆ گەرەکتە تەمامە جنبش کوردی بازی بوویتە سەر ئەوەی کە دەوڵەتە ئێرانی بە 3 مانگ ارتباط تەکە من ئێوەی دەڕیگە دێمە توێژیتی پاسدارە 30 ساڵەیە ئێشی هەربتان خوا خەجاڵت ناکێشی لە سەغارەت و سەخیفی خوات خەجاڵت ناکێشی ئیستا گەرەکتە بێژی تۆ تەکە ئیتلاعاتە ئێران تەرەفی دەی ڕۆڵە تۆ ئەمە قن و گەڵتە بۆچی خیار ئەخۆی دەی تۆ چارە نیم ساعت مامورە ئیتلاعاتی دەوڵەتە ئێران ناکەی چ بوویەک ئەخۆی من معزەرەت مەسکاک جەبار بوەخشیە تەکە ئەمانەیشی وا صاحب اختیار فەرمون آخر کابرای ئەحمەق ئەمانە ویسیار لەسەر ئیدراکاتت بێواسطەی حیوانی ئەمانە هەنووز وانە مەرحەلەیە ئەووەڵە کە ئەحیانەن ئینسان لە حیوان بێت و ئینسان یعنی چاویەکەوێت و شتێ بزانێم شتە واقعی نیە تەوەهومە ئەمانە فکرەکەن کوردوا لە ئەم سەتحە مەسەڵەن گەرێکیانە بێژن تۆ تەلاعاتی وەڵڵا ئەوە چوو گەسە و ئێران فکرەکە مەسەڵەن تەلاعات ناتوانێت لە بریتانیا من ئاموزش با من ئێشی حتمما بڕۆمە مەیدان نەفتە کرماشان دانیشم متوجه یعنی ئەو ناتوانێت پوڵ بە من حەواڵە بدا ئێشی من دیکەمە ناوە گونی تەکە خۆما بێرمی متوجه من هیچ ڕانەیەکی ترم ناتوانێت بێ ئەمە ئەقڵە خۆم نییە چون ئەمانە گشتیان بێ ئەقڵ و فاسدن من دانەیە دانیشتکە لە ئیتلاعاتە فێرمی کرد لە قسە بکەم متوجه من معلومە کوڕە کێم سەر بە کامە تایفەم تاریخە خانەوادەم کێز چ کارەم چکە معلومە من کێم بڕۆ عەز دەکەم بڕۆ بێژە ئەربابەکە قسە بکە بڕۆ بێژە عەبەی مرتەدی قسە بکاگە پیاگە بڕۆ بێژە مچەی هێجی قسە بکاگە پیاگە متوجه بزان ئاغا تۆ گەرەکتە ئەی بنیتە سەر خەڵکێک ئەیبی بنی وا بخونجێت ڕۆڵە من ئەگەر ماوادە مخدرم مەسرف کردیایە خۆم سیگارم نەیەکێشا لە لای بە کاجەبار خۆم بە خۆمم ناوت معتاد خۆ هەر کەسێ تریاکێشی چاوپێکەوتووە سوورەی سەرکوڵمان ئەناسێ ئاجەبار کوشتیگیرە کاورا بڕواتە ڕێوە ئەزانێ چەلی بارێزی دومەی هەزیان نێزی ماڵە ئەم قسانە هەزیانیە ئێوە ماڵە ئەم قسانە نییە نهادافێتە ڕووداری نەکەی و بە احترامە کاجەبار من بەرخورد ناکەم دروسە من تەئۆریسیەنم ڕاهبەریەتە جەریانێکم واوە دەسۆ وەلی وەگیانە شەڕیش خاسە زانما جمێنیش خاسە زانما لێتمدا وەڕە دەکەم فەرموو کاجەبار بوەخشێ خواشە لەم دەستە خۆش پێکا پێمان حەیدەری ئەژێ بەخۆڵ معروف ئەم هەر کە بێتەربێتی کالێرا هەرچی وێژی لایەقیانە کەسێکیش ناتوانانی لە ناو بێتەربێتیگە مەرتێتە ناو بستێژە ئەگە خۆی بە نامەرد و پۆفی و سەزانی بێزەحمەت بڕێتە دەرەوە بام خۆشیان زانم کەمیکیش فرە ناو کەمیش ناو فرە بێ حەیام بۆ ڕوودار و بۆ زەعیفیش بەخۆڵ معروفێژە سەرمان ناخوارەوە کاگە ئاکۆی حەکیمی جنابتان ئەگە سوعالی شتێکتان لەمە دەرە جەبارە شیرانی بام شتێکە عەرز کەم خەڵک سنە بە منە ئاشنا نیەن ئەگەر بە تۆمەتوێت خۆ ئینسان ئەتوانێت بێژێ دایکە فڵانی خۆیشکە فڵانی ئەوەی پاسدار هاتە ئاویەر بەسەر قنە ئەوانە و بازی داهات خۆ دەلیلی نەگەرەکە دەلیلی گەرەکە ئاغایان تۆیشی دەلیل بیری تۆ بێژی فڵانە کەس بۆ ئینسانە خراوێکە 1 2 3 4 تەکە منتەقە خەڵکییا سەرۆکارت بێ تەکە تاریخە گوزەشتەیە خەڵکی تەکە تەجروبەیە خەڵکی خەڵک و عاقڵ بزانێ ئینگلیسی ژێ don't play with my intelligence عقڵە من بە بازی مەگرە یا بە کەوڵە کوردی خۆمانێژێ بکەرم مەزانە ئەم ئەحزاب منتەسەبە بەرساختە کاریان ئەوە بوو عقڵە کورد نابودکەن کورد بگەوجنن ساختارە زێهنیەکەی بشێوێنن کاک جەبار هاتگە ئەتیکەتەدا بە ئەتیکەت قسە بکەم ئەژدادە ئەنێمە ناوە قەور هەر بە ئەتیکەت گەرەکمی مقاومەتە ڕەوانی بشکێنم پیتک تێرم پێدا لەسەر تاپات هەفتەیە ئێشی بێت
متوجهين ئەم فەزا شکاندنی ئاڵی شێرانی دقیقەن وەسە وەرزش وا لە بیرتا عەلیڕەزا تووبچیەک بوو داشهما محبیە بوو ئەمانە ئەوسا دووپینگ نەبوو کە دووپینگ بکەن نەوچەیان بوو بەر لەوەی عەلیڕەزا تووبچی بێت تەکە داشهما شەڕکات نەوچەکانە محبی ئەچون چوار چەقۆیانەدا لە تووبچی خۆ نەیەکریا هەروە ئەلەکی کاورا بێت بێت و قارەمان عزیز فەزای سیاسیش واسە مشتێ ئەحزاب بەرساختە چهرەیە بەرساختەی دەوڵەتە ئێرانی دروست کردگە ئەمانە گەرەکیانە فەزای سەرزەمینە کوردەوار بخەنە قۆڕۆخە خۆیان خەڵک سەر دەرنێری ئەو وەنانە بێتەربێتی کرد پیای محتەرەم لە سیاسەت چووە دەرەوە ترسیا لە خۆی ترسیا لە ئابڕووی ترسیا لە کەسوکاری ترسیا لە پیتک و ناتۆرە ترسیا ئێمەی ئاخیزیان کە هاتین ئەم فەزا دروستکەین ئینسان محتەرەم بێتە ناو ئەم فەزا کەسێ نەتوانێت تهدیدە کەسی بکات کەسێ نەتوانێت بە ئابڕووی کەسێ بازی بکات بۆیە تۆ ئیشی هەم پێسە کوڵەفتوی هەم دەسە بزەنێ بێ ئەمانە تووشە مڵۆزمە خۆیان هاتکەن هەم دەوڵەتە ئێرانی هەم ئەیادیە دەوڵەتە ئێرانی من دووبارە عەرز دەکەم و عەلیە خامنەئی تریبون با بە یارانە ئێمە لە شەبەکەی یەکە سدا و سیما لە بەرامبەر یاناوێسن من لە نەقدە سەپاهە پاسداران توولەکانە سپاهە پاسداران هاتبوون لە کڵاب هاوسا پێیانم وت من حازرم لە حزور دادگاهە مردمیە پەخشە مستەقیم بە ڕسانەگە لە مختلفە تەمامیەتە دەوڵەتە ئێرانی لە جێگەیەکا بێسێ من و یارانە خۆم لە جێگەیەکە لە بەرامبەر ئێوە بێسین سابەتی بکەین سەپاهە پاسداران موجودیەتە قانونی نییە حرامزادەی قانونیە مەشروعیەتە ئینقلابیشی نییە سابەتیەکەین ئیسێشە دووبارە ئیشمی بە ئەم مەسائلانە ناخواتوە ئومیدوارم کە واردە ئەو فازە نەوین فەرموو کاک ئاکۆی حەکیمی فەرموو کاک جەبار خواهشەکەم کاک پەیمان دەستان خۆش بێت و خەسەنەوەن ئەلبەتە هەرگەرەکم بوو ئەو افتخارە نەسیبی نەوێت جنابەت مخاتب قەراری بدەی لێرە گوشماڵێکی بدەی کە وتم ئەبرە جەبار زەحمەتی پێشێ تووچکەی بگرێ بیخاتە دەرەوە کاک مەمنونم اختیار سەر ستێج کاک ئاکۆی حەکیمی وەختی من خۆمەتوانم هەوساری کەم لە قاوی دەم وەختی خۆمەتوانم ناڵی کەم بۆ ناڵی نەکەم باو خەڵکیشە تۆزی لەزەت بووە لە ناڵکردنە تەرەف ئەمە تەجروبەی ئازادیکردنە مەواجه بوونەتەکە کاورا تا مەواجهە سوورەت بگرێەوە تۆ تەجروبەی ئازادی بکەیت با بێتە سەر و خۆ من دایە پرۆسێنم جمێن باجمێنی ئەدەمێ قسەی مفکە قسەی مفت جوابی ئەدەم و تهدیدیش بکا کەسی بۆ هەنێرم لە سنە بیدەڕن کارێکی نییە كل كاك بما نجا حقيقي بيا من نايك 5 ساعات يترجم دوشكي بقول لما لا بين يدرو فرق صغير كم واجم اما بقول معروف يجي لايفك من باس كرجاس احمد من باقي جناب بزور جوات تشيفتا ورجع اقل كم بيامي كنت بو من بو اوجوان قال لي يا هنا وكف خيابانه هنا او شارع بقول معروف بيامي جنب بيت اقب بجم مزلف باب قصد نيد الدمعات يمي بالانس خود وخوات او يا لا يحتباني جنب بيت شوريه من او لحظه كاك بما انا تعم بي تربيتي في تربيتي كاك اكو شمدتم بوس اگه خواهشەکەم بین فەزاکە بۆ جۆرەیە فێتی ئەجەبار ئینسان کەمێ مەجبورە خۆی بێتە حەدە یەکسری ئەو فراتگە لەو یانە وا کە تێرنە ئەو وادیە بەهەرحاڵ کاک پەیمان دەستان خۆش بێ خەسەنەوە نەزانم وەختەکەت دێر نەبێ یا چەندێ وەختانە دەتوانین فرەتر مزاحمتان بین تعریفەکەتان کە لە ئاخیز و مەتۆدە مبارزاتی یا ئەوەی کە ئاخیز کیە و تایسە چێ کردگە تعریفی دانیاگەوە مەفهومە کوردی تئۆریزە کردەوە پەنجمین تئۆریزەی تعریف ئازادیە لەسەر مەفهومە کورد کە جناب زەحمەتت کێشاگەوە ئاخیز کردیەوە مانیفستیش نووسیاگە ئێمە ناومانیاگە ئاخێزنامە داواکەم لە یاران هەڵدەتەوە با لە خاترم نەچێ لینکی کاناڵی تەلێگرامیەکە و ئاخێزنامەکە لێرەیش دابنن بۆ کەسکەلێکە بۆ ئەوڵین بار لێرە ئاشنا ئەبن بەم دەنگە و بەم مەتنە بتوانن لە تەریقی کاناڵە تەلێگرامیەکە و کلاب هاوس لینکە کلاب هاوسەکەیش هەڵبگرن یاران یا دۆستانێک کە لە سنە و شارەکانە تر موجودن ئێمە چۆن بیشترە فعالیتمان لە کلاب هاوسە بە حزور بێرن ئاشناییان بە ئەپلیکیشنە کلاب هاوس بێتەوە لێنێچە بتوان فرەتر لە تەکمانە لە تەماس و ارتباط بن و دەنگە کاک پەیمان و ئاخیز لە کلاب هاوسیش بشنەفن
کاک حەمزەی بەرفیش ئابراجە بەفکرکەم کامنتی نووسی بوو بزە ئەگەر ئەیوینی لەناو لیستەکانە زەحمەت بکێشە ئەدی بۆ بنێرە بفکرکەم سوعالی هەزبا بێتە سەر نازانم کاکتەهای ڕەحمانی نووسی بووی کە کاک حەمزە بێنە سەر. خۆ کاکە پەیمان دەنگت بەسی ئابراجە بەر کاک پەیمان عذرخواهی یەکەم کاگاکۆ کاگە هەمزە ئەنوایت پات من دووربین پات بان چاو من تێرمە سەر تعادەوی دەست باش جنابت زەحمەتت کێشا و تعریفەکانت دا. من ئەجازە بدە با کامنتی جواب بۆمەوە گەر ئەجازە بدەی کاک سەرۆک محتەرەمانە نووساگیسی تۆ بەحسە ئازادی کوردەوار ئەکەی بۆ سەدا شتەی قسەکانە فارسی و بە زواراوی فارسیە. کاک سەرۆک ئەڵبەتە من پێم وانییە کە جەنابەت زوانە کوردی ئەناسی ئێمە زوانێکمان بەناو کوردی نیە. ئەمە نوکتەی ئەوەم. نوکتەی دووەم ئێمە لە هەزارەی سێوەما زندگیەکەین وەزانینە زوانە دایکی تێگەینە لە جەهانە زوانە دایکیە. ئاغیان ئەمەی کە تۆ سعیکەی کەلەمە بە کەلەمە وشەسازی بکەی مەسەڵەن بە تۆتالیتەر بێژی پاوەنخواز تۆ هیچ دەرایەتێکت بە خەڵکی نەداگە تۆ زمانی ئەتوانی تەبدیلە بە جەریانە توودەیی و ئیجتماعی بووی کە لە زوان ئەو مەردمە بدوێ و زوان ئەو مەردمە بدوێ. بزاناویە مثالە بەمە خزمەتت من سیاچەمانەیەکی عوسمان لێ ئەدەم بەزم گۆرانیە جافیە لفتە لێ ئەدەم هەرمۆنەتیکەشی کە جەهانە کوردی لێ ئەدەم. بەڵام ئێوەمانان سعی ئەکەن ئەفکارە فوکۆ تەرجمە بکەنە مەفاهیمە مغڵقی کە مەردمە ئێمەلی تێناگا بۆیە ئێوە ڕۆژ لە دوای ڕۆژ نامەرقوبترەون و جامعە لە بەرامبەرتان هاوێستی. ئەم زوانبازیە کە ئاغای عەدنانە بەرزنجی لە شارە سنە سەرقافڵەدارتانە بە مجەوزگرتنە لە مەرکەزە ئیسلامی مبارزەی لێ نایتە دەرەوە. تۆ وەزوانە جافیە ئەردەڵانیە سنە باس تۆلیدە دەوڵەتە ئێرانی بکەی یا مەتروباتە نەزم بازاڕیە نظام سڵتە تعریف بکەیت و نە کوردیت نە هیچ مشەخەسەیەکی جیاوازت لە کورد بوون نیشان داگە. تۆ بعنوانە ئینسانە کوردی ئەو وەختە ناتوانانی جیاوازیە خۆت نسبەت بە حوزەی تەمەدونیەکی تر کە تەمەدونە جودۆ کریستیانەتی یا مەسیحی بێ نیشان بدەی. متوەجه بووی ئاغایان. ئومیدوارم حاڵیت بووێت هەروە کە ئێشێ بزانی ئەم زوانە کە تووپی ئێژی فارسی حەدەئەقەل 50,000 15 تا 50,000 ئەگەر اشتبام نەکردوێت بە گفتەی ئاغای داریوشە ئاشووری فقط کەلەماتە فەڕەنسەوی واتیە هەر لە پورەیە سێوزەمینی تا ماتیک و کورست و سشوار و تەمامە ئەمانە فەڕەنسەوین چوون ئەگەر تماشای شوێندەسە دەوڵەتە ئێرانی بکەی لە هەر حەوزەیەکە ئوروپایی کاری کردوێت مەفاهیمە خۆی هاوڵگە مەسەڵەن لە حەوزەی حەمل و نەقل و ڕاهو تەرابەریە ئاڵمانیەکان کاریان کردە بۆیە تۆ بە مۆتۆروەی ئێژی ئۆتۆبان ئاوتۆبان دقیقەن ئاڵمانیەکەی ئێژی بلیت متوەجه بووی ئاغایان ئەمانە زوانە فارسی نییە عەزیزم. بعد تۆ ئاشناییت بە ئەدەبیات گۆرانی نییە تۆ یە زوانێکی هندیشت تبدیل بە زوانە فارسی کردە و لە تەوەهومە ئەمتە تبدیل کردە بە ملت و قەومی بەناوە قەومە فارس. عەزیزگیان سنەی ئێژن کاورایە فرە ترسە زاور و کوڕێکی بوو ناوینیا ڕۆسەم خۆشی زاتی نەیەکردبانیکە. ئێوە بە پێشقەدەمیە ئەحزاب فارسێکتان دروست کردگە لەبەرەوەی خۆتان مەعنا پەیاکەن بەناوە کوردباز زاتیشتان نییە بانیکەن بەجێ ئەمە کاوراتان لەوز کردوێ کاوراتان فرە زل کردگە. ئێمە قەومە فارسمان لەم سەرزەمینە نییە. منکەرە ئەوە نین کەسانی ئێمڕۆ تەنیا زوانی قسە ئەکەن ئەم زوانەسە کە بێ ئێژن فارسی ئەمە قەومە فارسمان نییە. دەوڵەتە ئێرانی تەبەلوەرە هیچ ڕۆحە مردمێک بەناو مردمە فارس نییە ئاغایان. ئەمە گوڵ بە خودی زەدەنە ئەمە لە جەهالەت و دووستیە خالە خرسەکردنە عەزیزەکەم. متوجه بوویت؟ امیدوارم متوجه بوویت. فەرموو کاگاکۆ. وەک شتێک قەت بووگین دروستە؟ نەخێ کاکە پێمان بۆخشن من مایکەکەم بەست و هەواسم نەوە کە دەنگم نایە قسەما کرد نەمزانی مایکەکەم بەست و ئیسە دەنگم تێخۆ
بەڵێ بەڵێ دەستان خۆش بێتەوە خەسەنەوەن. دەست خۆش بێت کاکەتەمان، دەستان خۆش بێت. یەک لەحزە ئاغا ناوی چۆ بۆ فەرمایشتان کرد کاگاکۆم عەزیز منە چیکەکەم ناتوانم بیرمێ سەر کاک حەمزەی بەرفی نەیتوانێت بێت سەرواغی گیان بۆ چەندێک بەرفی من یەک لەحزە هەڵبمە سەر بعد نازانم بیست ڕەت چتا لێت ناتوانێت وەکشە ئینترنێتیان خاص نییە. هات من دیمکە هاتە سەر نازانم بۆ لێ کانەکشنی زعیف بوو فکرکەم قەت بوو چۆ خوارەوە تانم بڕنە دەرەوە دوارە بێنەوە تانم بیان تێرمە سەر. نازانم کەسکەلێک میدوارم دەنگم باش بێ من کەسکەلێک ئەنووسم کە دەنگ زعیفە یا قەت وەسڵە بێ شاید مشکل خۆیان بێ کانەکشن فکر ناکەم دەنگم مشکڵێکی بێ مشکڵ ئینترنێتیشم نییە. بەهەرحاڵ دەستان خۆش بێت کاک پەیمان زەحمەتان کێشا هەروواکە وتم لە بەشەوە لە قسەکانە نازانم تا چەندێک ئەتوانین وەختان بگرین مزاحمتان بین. یەک مۆرەتیش کاک پەیمان کە لە وتم هەم کامنتیاندا بوو فرێک لە یارانە ناوخۆ وە کەسکەلێک کە دەنگە ئاخێز ئەژنەفن یا بەجوڕێ خۆیان لەناو ئەم مەتن ڕواایەتە ئەوینەوە خۆیان سەمپاتە بە مەتنە ئاخێز ئەوینن لە مەوردە ئینقلابە ژنجیان ئازادی کە ئاخێز بە تەنیا لە مقابڵێ تەمامە ساختار ئۆپۆزیسیۆنەکانی تر یا چهرەگە لە مخالف تعریفێکی جیاگانەی بوو بەرخلافە ئەوان تا ئەم تعریفە یەک جۆرێک بۆ مردم شتێکە هەم کەمێ دەرکی سەختەوە هەم تەحمڵی چۆن وەختێ تۆ ئەوینی تەمامە ڕسانەکان تەمامە ساختارەکان تەمامە ئۆپۆزیسیۆنەکان یەکدەنگ بە یەک و هاوارەکەن ئێژن ئەمە ئینقلابە مردمیە و تەمامە سلێبریتیەکان تێنە بەر تەلەڤیزیۆن پرچیان ئەبرن و قژیان ئەبرن و یەکسری ئەدا و ئەتوار و سناریۆ بازی ئەکەن کە ئەمە کە لە کۆمە ئەکەن لە مردمە عادی وە لە توودە کە بێژنەمە ئینقلابە مردمێک کە هیچ قەستێکی نییە و هیچ ئیدەی ئەسان مەتن ئینقلابی ناشناسێ دەرکردنێ ئەمە سەختە کە تەشخیص بدا کە ئەمە ئینقلاب نییە دەرگیرە جەوەکە ئەوێ سوارە مەوجەکە ئەبێت و ئێمە هەرو جۆرە دیمان خەڵکەکە هاتە خیابان هەم هەزینەیکیدا هەم کوشتەیدا حدود 200-300 نەفەر لە شارە کوردیەکان و بە کولی حدود 600-700 نەفەر لە تەمامە کوردەوار لەم حەفەشمانگە بە خاترە ئەم انقلاب دست نامرئیه که ایمن اومانیاگا انقلاب آنلاینی شده دست نامرئی که آخذ معتقده که پروژه خود دولت ایرانی و فاز سوم دولت ایرانیه یا پروژه جنشینی علی خامنه‌ای ها بشوینه و ام حرکته و اما انقلاب کارتونی واقعینیه مردم سوال های فرا یا سوال گل مختلف بویان تێتە پێشە و دەرکی کەمێ سەختە ئەگەر جنابەت بتوان زەحمەت بکێشن کە ئاخێز بۆچە بەرخلافە تەمامێ دەنگەکان تەمامە ساختارەکان و ئەحزابێ تر مخالف ئەمەسە کە ئەمە ئینقلابی واقعی بێت و ئاخێز ئەژێ ئەمە پرۆژەی خود بەیتە ڕاهبەریە و ئینقلابی مردمی نییە بۆ ئەوەی کە واقعاً ئەوانەی کە دەرکێکی دروست و حەسابیان نییە و تێن ناخاستە یا بەرئەساسی ئەوەی کە جەو ئەیانگرێ دووچارە ئەو فەزا ئەبن ئەو مەوجە ئەبن و هەزینە ئەنە سەردەسە خەڵکە و کابرا زندان ئەکێشێ کابرا حکم ئەگرێ حکم ئەعدام ئەگرێ کاورا چاوی لە دەستداگە یا کوشتێش دریاگە فکر ئەەکەم لازمە بەرئەساسە ئەوەی کە سوعالگە لەفرە تەرح بووگە جنابەت لە حەدێ 5 دقیقەیەکە ئەگەر وەختت ناگەین مزاحمە وەختت جنابەت ناوین لە مەوردە ئەمە تەوزیحێ بدەن فەرموو حکیمی ئێمە لە دەورانە مۆدەرناتەکە پەدیدەیەکە ڕوبەڕووبین بەناوە جەمعیەت گەورەترین کەشفە دنیای مۆدەرن بوو. بریتانیا وەختیشوە هندوستان شتێکی ئەدوێ کەشف نەکرد تەڵای نەدۆزیوە شتێکی دۆزیوە بەناوە جەمعیەت. بزانە تۆ بۆ خاتریەوەی ئەرباب بوونت مەعنا پەیاکە ئێشێ ئیدەی ئینسان بوون نۆکەریت بکەن بۆ خاتریەوەی دەوڵەتە ئێرانی مەعنا پەیا بکە ئێشێ شەهروەندە ئێرانی موجودیەتی بێت تا دەوڵەتە ئێرانی مەعنا پەیاکە بۆیە کارت دەوڵەت دانش شناسنامە و سەبتە وەفاتە دەوڵەت ئەوە مەعنا پەیاکە. نکتە ئیحاز ئەهەمیەت ئەمەسە تو وەختی ملیۆن ئینسان لە ناو جامعەیەکە دروستەکەی ئەم ملیۆن ئینسانە بە خودی خود موجود نییە چون تمام ئینسانەکان دارای خاستەهای متفاوت شخصیتگەلە مختلفن و ئەمانە لە پەکەجێکی قدرەتی جەمعی خۆیان دەرناخن. من وەختی مثال وەرزشکارەکانم هاورد مەسە شارەسنە قارەمانێکی و کات جەباری واتیا قبلن تەمینە ئەمنیەتی بۆ مردمە کرد. مردم لەسەر
بزنی لەسەر ژمارەمە گەورەی لەسەر نفوزە اجتماعیە ماغا حسابیە کرد کە ئەوەن داڵتەبە لەودا حاکمیەت هات تەمام ئەمانەی لە مردم سن مردمی غەیب کرد مردم نەما بۆیە حاکمیەت حملەکە بە تەواو پەیوەندهای اجتماعی مەسەڵەن لە جێگەیەکە حملەکە بەناوەوەی کە تۆ خێڵخێڵەکیت بۆ چون خێڵخێڵەکی بوون قدرەت دروستەکە و تۆ دیاریت و تۆ ئەتوانی لە مجموعەی ئینسانیە خۆت بنوێنی تۆ ئیشێ بێ هەمە چیز بکری تا بە عنوانە شەهروەندە ئێرانی معنا پێیا بکەیت ئالەگرا تۆ حیج نمودێکی لە هیچ کوێیان نییە بەناوە مردم یەک ئەمرە انتزاعیە یەک مەفهوم نامەوجودە بەڵام لە مەقاتعی لە تاریخا ناگەهان مردم لە دەقیقەیەکا بە زوهور ئەبێ لەکوێ ئینسانە گومنامە خەڵکە تەقتەقان قەتاران ناوەکانیان بێرن چوزانم کرماشان خەڵکە کیانشەر خەڵکە ئیلاهیە خەڵکە چوزانم دەرگاراژ خەڵکە فەیزاوە ناگەهان لەحزەی لە خیابانە بە شعارێ متعین یعنی لە گومنامی دەردێت اتفاقی وا لە پارادایم شیفتە 57 کەس بزانە وەختێک مردم لە ساڵە 57 نمود پێیا ئەکا 22 بەهمنە 57 22 بەهمنە 57 ساعت 12 نیوەڕۆ ئەرتەش ئیعلامەکات کە بێتەرەفە و ئەمانە ئیعلامەکەن کە ئینقلاب سەرکەوت دەرنەتیجە خەڵکیە کە تا دوێکە لە سەرکوب سیستەماتیکە ئەرتش ئەترسیا لە تعقیبە قانونی حاکمیەت ئەترسیا ناگەهان هاتە ناوە خیابان و بزوورگەی چوو کەڵانتەری گرت چوو ئەسلحەی گرتە دەست و ناوی پەیا کرد دوو ڕۆژ بە ناو خیابانەکە چوو ئەسلحەکەی ژێسی و دەستی و نەیزانی چ پێ بکات من ئەم ئەسلحە بۆ دەست بوو احتیاجی بوو ڕەوایەتێ با لەم ئەسلحە کە من ئەم ئەسلحە بۆ واوە دەست بوو ئاغا گیان دەوڵەتە ئێرانی گەیگەسە مشکڵە گەورەیەک دەوڵەتە ئێرانی ئەبەدینە و گەسۆ چون منەتە ئێرانێ مەوجود نییە مردمێ مەوجود نییە ئەو ئێشێ بێت نەمایشێک بدا لە ئینقلاب ئەوە ئەحمەد هات و مراد هات و 20 نەفر کوژیا و 1000 نەفر کوژیا و ئینقلابمان کرد ئەمە کوپی بەرداریە 57 ئینقلاب نەبووگە مردم اشتباه فکرەکە تۆ زەمانێک تەمامیەتە ساختارە سەرکوب لە بینەوەی ئینقلابت کردە ئەگەر لە بینی بووی ساڵە 57 تو ئەرتش حەی و حاضر ئامادە لە پادگانە مەوجودە دەستی نەخوارد فقط ئیعلام بێتەرەفی کرد بۆیە تۆ ئەوێنی ئۆکتۆبر ڕووسیا اتفاق ناکەوی یەکێک ناوێنی حەملە بکا و قەبزەی قودرت کات نە موجاهدینە خەڵقێکە هیچ کەسێکیان لە دەرەوە نەوگە لە 22 بەهمن بە بەعد و خەریکە سازماندهین نە چریکای فەدایی نە خومەینیەک کە هیچ سازماندهیەکی نییە خومەینی لە 2 ئوردیبەهشت 1357 سپاه پاسداران تەیە فەرمانە مغڵقە شەفاهی خومەینی کە هیچ قدرتێکی ئیجرایی نییە بە بودجەیە 180 ملیۆنی دەوڵەتە موقت تشکیل دەوێت یعنی تۆ لەگران نە بەچکە سپاهیت هەز نە تو لە شێعەت هەز کە سازماندهی کریاون شابخەن موجود نییە تا ئەمانە بعدەن بوون و سپاهی بە بودجەیە 180 ملیۆنی سپاه پاسداران محققەوی عاصفە پەیات کتێبێکی موساگە بەناوە جنبشە توی دەستانە شەهری لەوێ نمودێکەدا بە تۆ لە 22 بەهمنە 57 ئیعلامە بێتەرەفی ئەرتشە کە چریکای فەدایی کە مجاهدینە خەڵق شروعەکەن بە یارگیری بە سوورەت زەبتکردنە ئەملاکە لە ژێرە دەسە یعنی بەناو دەوڵەتی ودانە بە مەردەمانە پاپەتیە خاکسەفید و نازیاباد و چوزانم جەوراباد و زوراباد من جملە ئەمسالە وەکو ئەکبەر گەنجی و حەجاریان و ئەمسالە وەکو سەردار سەلامی ئەمسالە وەکو سەوزەلی ڕزایی ئەمانە مشتێ بێ هەمە چیزون مشتێ پاپەتیە کە لە یارگیریە نەبوونە ئینقلابە ناگەهان ئەمانیانە بە زوهور ڕسان هەر ئەم جەریانە ئینقلابە ژینابازیە ناگەهان عدێ یەکشەوە بوونە ئینقلابی ئەرێمە سوعالمان کرد کاکە تۆ تا دوێکە لەکوێ بووی یەکشەوە چۆن بووی تۆ ئینقلابی حاڵترە لێدا شنای کراوە پۆشت چووی دەوە ماراتۆن چووی تو چۆنی هەبووی تۆ ئینقلابی ناگەهان منزەرپور و ئەنزەرپور و ناگەهان ئێران ئینتەرنەشناڵ و یەکشری چهرەیە ئەحمەق و یەکسری ژنە نازە یەک ئیدعاتم تیانێمە ئینقلابەکەین هەمە با هەموو لە خۆیەوە ئینقلابەکەین و
100,000 نفر ئاغای ئیسماعیلیون گەورەترین حادثەی تاریخی ئاغا مەسە ژن و مناڵەکەی کوژیاگن و ئاسمان بوو ئەمیش پوڵە دیەکەیانی گرتگە ئەم ئاغا ناگەهان 100,000 نفر لە برلینە تێرێتە خیابان جدەن دەی ئیستە خۆ مەردم ئەگەر لە ئێران سەرکوب بووگن ئەیانگرن خۆ لە ئوروپا مەردمە بێشەرەفەی ئێرانیە سەرکوب نەوگن دابێ زەحمەت دەحفەیەتر بێن و خیابان ئای ئیسماعیلیون دابێ زەحمەت ئەم دەحفە 100,000 پێشکەشە 20,000 بێ لە خیابان نشان بە قودرەتەوە ئاغا گیان بۆ درۆ بێژم ئەها کەنیشکی نیشانەدا زەریفە هەرچی ڕۆژە دەست تێرێت و خۆی و لەباس ئەگۆڕێ و عەکس ئەگرێت و بێژی زەریفە من ئەگەر قودرەتم بێ ئەمڕۆ کامێران داخەم مانگێ دەحفەیە کامێران داخەم لەبەرەوەی سابتی بکە من زۆرم هەست متەوەجێ بووین بۆ ئەم ئاغانای کات عزیز گیان جەنابە ئەفەرمی 300 نەفەر لە مناطق کوردی قەومی ئینتنیکیا کوژیاگە کەسێ وە بیریان تێرێتەوە واقعاً کەسێ وە بیریان تێرێتەوە تەسەور بکە ئەم ئینقلابە سەرکەوت وەکو 57 ئەها سنە دریا بەرە فیشەک تا سپای پازداران مەعنا پەیاکات هیچ کەسێ بەحسە شەڕە سنە ناکا من داوای تریبوناڵم کرد خەڵکە سنە بێن و بەشداری بکەن و قایع شەڕە 24 ڕۆژەی سنە بێژن کە زاتی نییە بێ دەزانی بۆ چون ئەو شەڕە 24 ڕۆژە لە سنە مەردەمە سنە کردیان دەوڵەتە ئێرانی بۆ خاتری ئەوەی موجهی سپاه پاسدارانی بوێت خمینی بوێت و ساحەیەوە بازووی نظامی تا بتوانێت قەبزەی قودرەت بکە و سەرزەمینە ئێمەیان کردە ئاماج خەڵکە سنە خەریک و مقاومەتیە کرد حاکمیت ناتوانێت بێژە مەردم دوژمنمە نێتوانێت بێژاڕم خەڵکە سنە نابوو دەکەم مەشریایە کۆمەڵەیەکی بۆ تۆ دروست کردایە بیوتایە ما با کوفر کۆمەڵە میجەنگی خەڵکەکە شکستی خوارد و ئەرتش بە تەمام قودرەت حملەی کردو بەم مەردمە دێم مەردمە لە جبهەکە شکستی خوارد ئەمە هەم بۆ مەردمەکە ئەیتوانی خۆی بشێرێت بشارێتەوە لە ژێرە ناوە کۆمەڵە ئیستە فرە کەسێ لە شەڕە 24 ڕۆژەی سنا شەڕیان کردە ئەسڵحەیان بووگە ڕووی ناکەن ژن ئۆخەی وە خێرگوزایشتنیانە لە کۆمەڵە دەوسێتێکەمە حرەکەتە دروستەکە نەبوو حرەکەتە دروستەکە ئەمە بوو کە کۆمەڵەیە نێڵی سەربەرزکات و دەوڵەتە ئێرانی بە تەمامە قودرەت لە مقابلە شارە سنە بوێسێت ئەمە دەوڵەتە ئێرانیە ڕووخاند متوەجێ بووی کاکی گیان ئەمە نەمایشە ئینقلابە ئێمە حادسەیەکی حافزەیەکی غەڵەتمان هەست بڕۆ ئاغا گیان لەوانە پرسەوە 57 ئێژی کاکە وەڵا نەمازانی چێ اتفاقی کەوت چوونە خیابان وتمان داوەر شیرە سەماوەر ئۆکسوزە خاوەر چوونە خیابان وتمان لاستیکە ئاژدار نەمیخوایم شاه تاجدار نەمیخوایم دێ ئەمانە چیەکە تۆ ئەگەر بانک نەگری موسسات نەگری مەجلس نەگری پادگانە نظامی نەگری ماشینە سەرکوب بە حەمە ڕزای پەهلەوی لەبینەوەی چۆن لەبینەچیت وەڵا ژنرال حایزر وتی وەشاب بچۆ شورای سلطنت دروست کرد امشو شورای سلطنت یان دروست کرد آقای تهرانی رئیس شورای سلطنت خمینی بردیانه پاریس لای خمینی اعلامی کرد شورای سلطنت غیر قانونیه خمینی شورای انقلابی دانیه اما انقلابو ئیستا 300 نەفەرە ئەم 50 نەفەرە لە سنە کوژیاگن کەسێ وە بیریان تێرێتەوە یا ئێوە هەوینە تەبلیغات بوون هەچ کەسیش ئێوەی نەناسی ئەرێ ئەم ئینقلاب خودجوشەوە لە شارە سنە کریا ڕەهبەرانی کێ بوون مەردم ئەو مەردمە کوا ئیستە بەسەر بکاتۆ خانەوادەی ئەوانەی وا کوژیاگن مەوجود کوڕەوە ناوی پەیمان و لە مەهابادا کوشتیان چون وجدانە عمومیە خەڵکە کوردستان ئیستە نەهاتە قۆڵ خۆ کاورایان تیکە تیکە کردو مەسا خانم پاڵیداوە و کچۆلەکەی خەفتوو عزیزیان ئەمە خۆ خەڵەتاندنە تۆ تەوانت نییە متشکل بووی تەوانت نییە متعین بووی تەوانە ڕەوایەتدانە لە خۆتە نییە فکرەکەی لە پڕێک و ئتفاقەکە پێ هیچ ئینقلابی لە پڕێک و اتفاق نەکەوت کە درۆ ئەکەن تەمامە ئەم ئینقلاباتە تەبەقەیە بورژوازی وا لە پشتیا کە سازماندهی ئەکات و مەردەمە بێ هەمە چیز بەکارتێری لە خیابانە چ لە ئینقلابە فەڕەنسا چ لە ئینقلابە ڕووسیە چ لە تەمامە ئینقلاباتە دنیایە کە ئینقلاباتە لیبراڵی بوو هەمیشە کەسانی لە پشت پەردە
سەرمایەگەلێ لە پشتە پەردە نیاتێکیان جێبەجێ کردەوە لە خەیلەبی هەمە چیزانە شەهری استفادەیان کردە بۆ یاکشت بۆ کاک ئاکۆی حەکیمی ئیمڕۆ کەسانێکەونە کاندیدە شۆرای ئیسلامی ناڕۆنە نایسەر بێژن بەخوا خەڵکە نایسەر برسیانە و وەزیان خراوە و فەزڵاویان نییە و نابەرابەری ئەم قسانە ناکەن تا ڕەئی بگرن مەگە نایکن خوێن بەڵێ دروست ئەویش لەوێ مردم ئەکاتە ئەبزارە گەیشتنە بە دەسەڵاتە خۆی چون لەگرای پارامترێکی نەمایشیان دانیاگە بەناومە سندوقە ڕەئی ئەویش تێ دەسەنێتە سەر زامەکانە ئەو مردم تەبیعەتەن مردم ناڕازیە تەبیعەتەن مردم حاڵی خراوە تەبیعەتەن مردم حاڕیاگە بە تەمامە منها بەڵام مردم نازانێ قودرەتە خۆی چون بێنێت ئیشتە دانەی کوڕە سنەی حاڵی خراوە بڕوا بالێکی بڕوا بالێکی ها کاورە نازانێ بالێکی نازانێت جمهوری ئیسلامیکی وەزانێتی جمهوری ئیسلامی فقط پازدارێکە نه جمهوری ئیسلامی پازدارێک نیە جمهوری ئیسلامی پوڵە مناسباتە بازاڕە تۆزیعە جمهوری ئیسلامی وتمەنەسەی خێتە گیفانت جمهوری ئیسلامی دادگستەریە قانونە بعد پازدارێکەوانە ئەوی وەختی تۆ تەمامەمانتە لە زەهنێتی کەسی کردە دەرەوە ئەو جار عبورکردنە لە مؤسساتی کارێکی ئەو جار تۆ ئەمێنەی تۆ 20 ملیۆن مردم مەسەلەن 400,000 نیرو مسلح ئەگەر ئێرادە بکە لە بەرامبەرم 20 ملیۆنە بوێسیت ناتوانێت بوێسیت تۆ ئێشەی ئەمانەش کەس پێبێنی ڕەوایەتە ئینقلابی 20 ملیۆن تەجەسم پێ ئەدات قەستمەندیانەکە کەسێ بڕواتە خیابان کاک ئاکۆ ئینقلابکە قەستی بوێت چووکە دەوڵەتە ئێرانی بڕۆخێنێ دادگستەری سنە نابوو دەکات ئوستانداری سنە نابوود ئەکات کنترۆڵە شارە سنە ئەگرێتە دەسی فەورەن نەهادە مردمی دروستەکات فورا تأمين آزوقة بكات تأمين خوراك بكات تأمين بهداشت بكات تأمين أمنيت بكات فورا آمادة أويت تحديد دولة إيراني نابود كا فورا آمادة أوي خوي تشنه بيبداد برو كاميران بلي إما كاميرانيش بجيلي توسط مردم أي كين أبدمي وخيلي مهمة إما أتوانين دولة إيراني لحد لا ديكا كلبيني أوين نابودي بكين دولة إيراني وانا ناو ذهن إما أو كرل السنهات كخيابان بردي تقانغ نيزاني قبو شي تقينيت من بيم خيابان دولة إيراني ناتواني بمكوشيت من تيم خيابان دولة إيراني نابود كم نارم بمكوشن نارم كولا الرقبارم تي بقريت تيم درو چقو لبردسماوي تيرمي ساتور لبردسماوي تيرمي نارنجكم بوي تيرمي تاپرم بوي تيرمي هاتكم نابودي كم ناتكم نمايش من بمكوجيت أما سكي يجي إنسان قصدمن أم إنسان يجي قصدمن دويتا انقلابي ويت أما كار إيدس كار روايته من بوتك دولة إيرانيا شركة بو حالب خراوة بو دولة إيرانية لدس آخيز درجة آغا جان چون إيمان مشروعيت ما لسنگسو إما وتقمان ثابت من كرجا مبرامدن إرادة حج ملتي كنية ثابت من كرجا حاكميتي قانونية باستاب باستاب كروية حج مردم كنية جنا وبقوية وميدان كاكرونا التلفزيون باكيك مانية يار إمام روالنا ومريوانا هوار كآخيزية ولا سقزة هوار كآخيزية ولا سنة هوار كآخيزية ولا كاميران هوارك آخيزية دولة إيراني أول دفعة كقالك يخوين إيما مباحكا إيشي متن إيما باطل كاتو بيجي إيما چون دجمني چه جرم مرتكب بوكين أو إيشي حقانية إيما باطل كاخوي بخاطر جيجي حقانية بناو مشروعية حاكميتي تابتواني تحتنا وبرحمزنا دي أمنية عمومية مردم بمان كشي وجور مال ليبا آدي بسم الله بابيكا متوجبين بس بروسيس انقلاب يك بروسيسي كي واقعيا نمايشي تب مس ميديا مردم تحريك كبيرتي خيابان تا مردم بيتو كش نمايش انقلاب كي كيو 400 نفر وبيرتيريتو كي كنيش كبا بختكان واسات موالا جانيانا وبيليان تيريتو كي وبيليان تيريتو
هیچ کەس چونەوە کەنجکانە هیچ ڕەوایەتێکیان نەو لە خۆیان بیکەن بووە کردی چووە گیرفانە مەسیحخانەمە عەلی نەژاد ئەو بوێت تۆ ڕەهبەر ئەو بەو وەختە لەوێ دڕیا فەرموو کاک پێمان دەستان خۆش بێت و مەمنونم کاک حەمزە یەک لازە خەجاڵەتم خەسەنەوە و دەمتان خۆش بێت کاک پەیمان پس ئەو جۆرەی کە متوجه بووین و بە ئەو نەتیجە گەین کە خەیلە عەزیمە جەمعیەتێکیش حتا ئەگەر بێتە خیابان بەر ئەساسە جەب و ئەو شرایەتێکە دروستی ئەکەن ئیسە بە هەر دەلیلێک ناڕازیە برسیە بێکارە ئشتغاڵی نییە هەر بە هەر دەلیلێک هاتە خیابان دلیل بەرەوە نییە ئەمە ئینقلاب واقعیە مردمە چۆن ئینقلاب واقعی تەبینە نەزەری گەرەکە و ئیدەی ئینقلابی گەرەکە ئاکۆی حەکیمی ئێژێ من کێم من ئاکۆی حەکیمیم منم دەسەڵاتمە گەرەکە نایدەمە فەڵاک نە ئاکۆی حەکیمی غەیب کەی بێژی بڕۆ ماڵ ئاجەبارە شێرانی بۆ تیەکان لە خێوان من ئاکۆی حەکیمی من بەردەم تەقانگە من هاتکم دەوڵەتی ئێرانی لەبێ بوو کەنیش کە بە وەختی ئێمە فیشەک داگێسی 50 ساچمە لە گیانێسی کەس نایناسێت هیچ ڕەوایەتێکی نییە هیچ ڕەوایەتێکی لە خۆی نەکردگە کە متعین بوێت بێژێ من فەریبای فڵانیم من لەیلای فڵانیم من ئاتنای فڵانیم من گەرەک بە تەمامیەتە قودرەتە خۆم بێرمەوە متوجه هەی عەزیز غەیبت ئەکە ناون تۆ دەمکەیتۆ ئەو نۆ ساحێوی ئەمە بازیە کە تو ئەوە نەخیابان ئەو دەنە کوشت ئێژنها کوژیا خواری ناگەێش هیچ فرە مهمە ئەو دانیشێ دێژێ وڵای ئینقلابمان کرد نا ئەو نەیگەرەکە تەبعاتە ئینقلابێک بوێنێ بەخۆی وە چون ئینقلاب تەمام مؤسساتە دەوڵەتی ئێران لەبینەوە تەواوە ڕەوابەتە بەرساختی تەوزیعی تەواوە خەڵک سنەکەی سناوە من دەنگە من ئەشنەفێ ئەزانی تۆ ناتوانی نانەوایە دانی ئەگەر بەسیجی نەبیت ئەگەر ڕاندخۆر نەبیت تۆ ناتوانی پولدار بووی ئەگەر دەسە سپای پاسدارانت دەکانەویت تۆ ناتوانی کاسبیکەی لە بۆکان لە بانە لە مەریوان ئەگەر تۆ سپای پاسداران و جوزە شەبەکەی قاچاق دەکە پێکاکا و پارتی و یەکێتی و شەبەکەی قاچاقە جەهانی نەبیت ئێمڕۆ خەڵکە ئێمە لە کرماشان و لە سنە خەریکە لە برسا ئەمرێ جوانێکی 20 ساڵە پووی پاکەتە سیگاری نییە کابرا بەناوە کۆڵ بەربازی شەوێ 50 ملیۆن من دەرتێنێ بە قاچاقی ویسکی و قورسە وایەگرا ئاغا گیان کێ ئەم مناسەباتەی دروست کردەگە ئێشێ ئەمە هەڵتەکێنیت وەناحجی فاقی دەرمەکاکیان دەستان خۆش بێت کاک پێمان خەسەنەون بەس ئیدەیە ئینقلابی کە ئینسانە قەستمەند دروستکات تعریف و ڕواایەتی گەرەکەت کە تۆ لە خۆت تعریفت بێ کە ئەچیتە خیابان گزارشێ لە خۆت بدەی کە بۆچە ئەچی بە چە قەست و هەدەفێکەوە ئەچی و انقلاب واقعي انقلاب يعني قلبكردن يعني گردن تمام مؤسسات الدولتي هل مؤسسات مالية تا مؤسسات قضائية وإجرائية آموزش پرورش داوسيبا بانكان والرسانة وقت تو امانتك گرد ولا مؤسسات الدولتي عبورت كر ونهاد قل مردميك لكف تك شاركانا تعريف كردو اما يعني نابودية دولت وإلا نمايش ألايكيو كچك وشانه ألايكيو روسري ببادان سبزي پلو باماهي وفلان بفلان سپاهي شعار ألايكيو توخالي إنسان قستمن لكف خيابان دروس ناكات خلقي كردوار هزينه كيش كأيدي بقولك كمان كفرمويان صدان كنيش كوكور لكف خيابان كان إما لشاركان سنو كرماشان وجوان رو مهابادا في شكي خواردو كفير بو عزاي لدستا كريديداگه چو گیفان خانم مسیح علی نژاد و مریم نمازی و امثال اوانيك بون لكلاب هاسا دمدريجيانا کرد شهريار آهي و كيو علي جوان مردي و نزاني اوانيك هاتو فخراور كس مانا ناناسيتو كس وبيريا نايريتو صدان من الله شاركان مختلفة كجيا فقط نكاح شاكرميو خانم چت ناويان بو ژینا خانم کەسی تر باقیەکەی ناناسی ئەمانە هەزینەگەلێکە کە ئینسان وەختەی نازانێت ئەکەفێتە داوە حاکمیت ئەیکێشەی هەزینەتە سەری کە ئینقلابێک کارتۆنی پێ دروست کات و پرۆژەی خۆی پێ تەکناو کات و بۆ مردمە ئێمە
فقط هەزینەکان ئەمێنێتەوە خوێن و کوشتار و زندان و دەربەدەری. ئێمە کە ئەم هەزینە ئەدەین ئینسانە قەستمەند ئەشێ دروستکەین بچینە کەفە خیابان بە هەدەف و بە قەستەوە بچین و دەوڵەتە ئێرانی نابودکەین، نە ئەوەی کە ئێمە هەزینە بدەین دەوڵەتە ئێرانی پرۆژەی جێبەجێکە. وەختێ هەزینە ئەدەین دەوڵەتە ئێرانی نابود ئەشێ بکەین. فەرموون کاکەمان. یان مردمواتەنیشی خۆمان بینە دەم یەکتریوە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەدەفی یا گەیشتن بە ئاماجی یا ئارزوەکەی یعنی ئازادی، گەڕانەوەی تەمامیەتە قودرەت و ئازادی سەرزەمینە کوردەوار لە مەسیر نابودی دەوڵەتە ئێران ئەگوزەری. هەربۆیە مەتنێکە هاوردگێسی لە ساحەیە ئیدە و لە ساحەیە ڕەوایەت و ڕەوایەتە ئێرانیەت باتڵ ئەکاتەوە. ئێمە تەنیا مردمانێکین کە لە مقابڵە دەوڵەتە ئێرانیا دارای ڕەوایەتین و ڕەوایەتێکی تر لەم سەرزەمینەکەین. و ئەمە چۆن محقق ئەوێ؟ ئێمە لە پێچە تاریخیا دەوڵەتە ئێرانیمان گرتگە. دەوڵەتە ئێرانی گەرەکی بڕواتە ناو فازە سەوەم. مشکڵە ئەساسی جانشینی عەلی خامنەییە. ئێمە نایەڵینی نە بە سوورەتە نەماویشە ئینقلاب دموکراتیکە مردمی، نە بە سوورەتە هیچ نەماویشێکی تر لە ڕێفۆرم بڕوا بەرەو دەوڵەتە ئەبەدیە قانونی. ئێمە نایەڵینە بەتفاق بکەفێ. تەمام ڕاندخارانە دەوڵەتە ئێرانی ئێشەی خۆیان بدڕن لەسەر کورسیە قودرەت وەکو کەفتار کەونە گیانی یەکتری. ئەوجار 2000 ڕۆڵەی منسەجم تارانەکرێ. تارانی بوون هیچ معنایەکی نییە، هیچ معنایەک. کە خۆمان دادەمە یەکتریەوە بە یەک ڕەوایەتە مشتەرەک، ئەوەی ئیتحاد دروست ئەکات تەعریفە مشتەرەکە. یەکێ بوو یەکێ نەبوو. بە کێژن کورد سەرزەمینە کوردەوار کوێس. ئێرانیەت ڕەوایەتێکی کۆنە، تەبینەیە نەزەریە ئەمڕۆیی نییە، وەرێ ڕەوایەتە کوردیەت بە قدمەتە تاریخات کە تاوە متوجه بووین. لذا ئەو ئەمر ممکنە بزانە کاک ئاکۆی حەکیمی ئێمە خەریکە عەمەڵە ئینقلابین. هەر ئێستاکە من تەکە ئێوە قسە ئەکەم هەر ئەم لایڤە عەمەڵە ئینقلابیە. چرا؟ چون ئێمە تەشخیصمان داگە دەوڵەتە ئێرانی یەک فازی تری ماگە. نەمایش حکوومەت دموکراتیک. نەمایش حکوومەت دموکراتیک هیچێک نییە بێجگە لە پنهانکردنە کانونە اقتدار، ئیلاهیاتی کردنە مؤسسات کە غەیرە قابل نابودیکردن. ئەو جارە دعاکەن ملەتە ئێران دەرکجا بازنەمایی میشەوە دەر مؤسسات دەوڵەتە ئێرانی. پارلەمانە ئێران ئیتر تۆ بە حیاتی ناتوانی بە عنوانە ئینسانە لەم سەرزەمینە خۆت دەرخی هەتایە تۆ غەیبەکەن. تۆ لە بەرامبەر کیاوێسیاگی؟ لە بەرامبەر قانونە ئەساسی. لە بەرامبەر کیاوێسیاگی؟ لە بەرامبەر چواردانە حیزبێکە کورسیان واوە دەسەوە دەر بهترین حاڵەت توانە بەسیجە 200,000 نەفەر و ببیری تێناوە خیابان دەر بهترین حاڵەت دوای کوشتار و سەرکوب ئەحمەد لا ئەوەن محمود دائنێنە سەر هەمان حیزب. هەمان اتفاقی کۆ لە فەڕەنسا کەوتگە. گەرەکیانە ئینقلاب لە بین بوون، گەرەکیانە نظامە سوڵتەیە جەهانی ئەبەدی کەن و مارک فیشەر ئێژێ تەسەورە پایانە جەهان لە تەسەورە پایانە سەرمایەداری ممکنترە. وا گەرەکیانە بێژن ئەبەدیە. ئەوان ئێژن سەرمایەداری مدڵە قەشەنێک نییە، ولی لەمە خاستریش نییە. ئەوان نیانگەرە کە تۆ فکر بە بەدیل بکەیت و جەهانە کوردی بەدیل جەهانە ئینقیاد نظامە سوڵتەیە. متوجه بووین؟ ئەگەر ئاوا متوجه بووین ئاخیز عەمەلی ترین واقعی ترین شۆڕشە بەشەریە کە لەم سەرزەمینە دەست پێیەکا و لەم سەرزەمین نظامە سوڵتە نابوو دەکرێت. کاگاکۆی حەکیمی پس من ئەوەی کە وتمە خدمەتتان وەکو وەرزشە ئایکیدۆ هەست کە تۆ خۆت تەکان نادەی لە زۆرە تەرەف مقابڵ ئەی لە تەرەف مقابڵ. ئێمە ئەبزارەکەیمان نییە ملیۆن ئینسان بێرینە خیابان. ئێمە واین هەزارەی سەوەما لە عەسرە 5Gە ئەدەیتە سەرەسەر ئینسانە مدعی پەیا ئەوێت ئەلەکی بێ ئەوەی کە 2 نەفەرون. وەلێ ئێمە ئەی بە دەوڵەتە ئێرانیمان دۆزی بەسە و دەوڵەتە ئێرانی ئێشی خۆی ئەبەدی کاتەوە. فرصەتیشی نییە چون عەلی خامنەئی خوانیە لە دەسە ئیزراییل دەرچێ هەر ئەمرێت. لذا ئێشێ بەر لەوەی بمرێت حەلیکەن، حەلی نەکەن بۆیان ناکرێتە بەرەوە. ئێمە نایەڵین حەلیکەن. ئەمانە تا تەئیدیەی کورد قەومی ئیتنیکی نەسێنن ناتوانن
ادعاكن دولة مردمية أبدية إيرانية دروس كردن لذا تأييدية كرد قومي سلكيان قرأك بوية شعار جنبازيان لبكا كرد بوية سمبول جنسازي وزن أسيريان متبلور كردو لجينا خانم بویە بە شوێنە ئەو داستانە ژنۆلۆژیە پێکەکەی سپاه پاسداران خەریک بوون نەمایش ئینقلابە نەمایشیان ئەدا و ئێمە بەرمان بگرت دەستان خۆش وێ ئەگەر فەرمایشێکتان نییە من وردە لە خزمەتتان مرەخەس بووم دەستت خۆش بێ کاک پەیمان مەمنون خەسەر شنەوی زەحمەتت هێشە کاک پەیمان خۆش نمیشاراتمە سەرێک سڵاوك حەزی جەنابەت کەم و کاک جەبار و کاک ئاکۆ ماندوونە بن دەستان خۆش بێت بەخێر بیت بەخێر بیت چاو کاکە پەیمان حەیدەری زۆر سپاس دەستەوە خۆش پێ خەسەنەوی مەمنون منەتون یا سەرمان سەرچاو ئەمە گیان دەنگە من تێت کاک جەبار کاک پەیمان ئێمە من لە جریان بووم جنابتان لە کڵاب هاوسیش ڕوومتان هەست فکرکەمەشێت تەشریف وەنە کڵاب هاوس ئەگەر کاک حەمزە سوعالێکتان لە کاک پەیمان هەست کاک پەیمان ئەتوانین بمێنن یان ئەو سوالێکە دەبا کردبان بەڕاستی زۆر بە جوانی زۆر بەڕوونی جوابی هەر هەمووانی داوە و فکر ناکەم پێویست بێت کۆمەڵێک شت هەیە کە ئێمە دەبی بۆچی شت تکرارکەینەوە و ئەم تکرارکردنەوەیە سەبەبی چییە هەندێک خەڵکی مەفحول وا ئەزانەیە کە ئێمە نابێ قسەکانی کاک پەیمان تکرارکەینەوە بەر لەوەی کە ئێمە کاک پەیمانی هەیدەری بناسین یا ئاخێز بناسین ئەم مەفعول گەلەی کە ئێستا ئاوا دێن قسە دەکەن و یا پەیام دەنووسن و یا تیکە داوێن هیچ قسەیەکیان بۆ کوتنێ پێ نەبوو و هیچ گونە ئەسبابەی وەسیلەیەکیان پێ نەبوو کە لە بەرابەر ئینسانشی غەیری کورد ڕاوەستن ئەوڕۆ خۆشبەختانە کە دەبینین لە ئەوان خۆیان بە ئاگاه و نائاگاه نازانم لە قسەی ئاخێز و کاک پەیمانی هەیدەری ئیستیفادە دەکەن کە چی دێن بە ئێمەمانان دەڵێن ئێوە قسەی کاک پەیمان تکرار دەکەنەوە کاک ئێمە پێویستمانە بە قسەی کاک پەیمان تکرارکەینەوە نەک جار هەزاران جار هەزاران جار هەزاران جار بۆ ئەوەی کە ئەم کۆمەلگا خەساوی ئێمە تێبگا گومان یانی چی ئێمە دەتوانین تەنها لەسەر واژەی گومان فکرەکانمان تۆزێک ئاوەڵە بکەین و بتوانین خۆمان لە ئاخێز نزیک بکەینەوە حەتیاقەل لە فکرێتی ئاخێز نزیک بکەینەوە بەرئەساسی گومان چۆن ئەمانە لە توولی ئەم تاریخە ئەم کوردیان هەتا ئەم هێستا هێناوە بەو شێوازە و هیچ دەستکەوتێکی نەبووە لە هەزاران ڕۆڵەی کوردی ئەم سەرزەمینە کە گوشتراون هیچ کەسێک بەرپرسیار نەبووە بە قەولی کاک پەیمان دەڵێ هەتا دوێنێ و پێرێ یعنی نۆترین لە ئینقلابی ئەم ژینە سەر ئینقلابی ژینا من با جەسارەت نەکەم لە خزمەت کاک پەیمانیەوە لە ئینقلابی ژیناوە چەندان ڕۆڵە گوشتران ناویان نییە ئەمە دوێنێ سێ نەفەریان لە حیزبی دێموکرات بە ئیسلای خۆیان کە دەڵێن ترۆڵیان کردووە ئێمە وا بزانم کە من وەکو گومان دەڵم بۆیە دەڵم گومان شتێکی باشە حەت دەستی خۆیان تێدا بۆ کاک پەیمان ئەوڕۆ لە ڕوودا و باس دەکا کە دەڵێ ئەمە حیزبی دێموکرات ئیعلامی کردووە لەوە بەدواوە وەکو ڕێکخراوەیەکی مەدەنی کاری تەشکیلاتی خۆی دەباتە پێشێ یعنی تازە بە هیچ عنوان ئەو شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامی ناکات شەڕی چەکداری ناکات هەتا ئەوڕەکەنەی کردەوە لەوە بەدواوە شەر نایکات ڕەسمەن ئیعلامی کردەوە دەستت خۆش بە کاک پەیمان کۆمەڵێک شت هەیە کە ئینسان بەداخەوە ئەو جوری کە لە کلاب هاوس جەنابەت زەمانت زۆرتر هەیە و حضوری جەنابەت بەڕاستی لە کلاب هاوس واجبە چونکە لە سۆسیال میدیا وەکو ئینستاگرام هەر کەسێک دێت لەوێ قسەیەک دەنووسێ هیچ مەسئولیەتیشی لەسەر شانی ناکەوێت وەکو ئەوە نییە کە مەسەڵەن وەکو کلاب هاوس نییە لێرە جا بۆیە فەزایەکی عمومیە ئینسان بە ندرەت دەتوانێت لێرە ئەم شتانێکە بەڵام زۆر عالی بوو زۆر باش بوو کۆمەڵی خەڵک کە بە جەنابەت ئاشنانینە ئاشنا دەبن لە ڕێگای من معزەرەتم ئەگەر ئیجازە بدەی من جوابێک بدەمەوە بڕۆم بۆ ئەوانەی کە گەرەکیان لە دوژمنایەتی ئێمە بکەن و لە دەستیان نایێت بەشێکی فرە لە شەڕکردن ئەستاندنەوەی مەشروعیەت و لە جایگاه باتڵ قەراردان لە تەرەف مقابڵە شەڕ لە جامعەیە بەشەری کۆچی نەکردگەوە بە جۆرم نەیان ناسیگە تا ئەم دەقیقەیشە وەختێک دیالۆگ کڵاپسەکە شەڕ تێتە مەیدان شەڕ حەکەمە نەهاییە بۆ ئەوانەتانەوە توولەی دەوڵەتە ئێرانین توولەی حیزبین ئاخرزە کوردەوارە سەربەخۆ ئەوڵ دەحفە خوێنتان مباحەکە بعد شکاندنە قەپۆستان هەم مباحە
هم راحته ئەوەڵ دەحفەت تاک و تەریاتان ئەکا واتانە پێکاتە لە خیابان وەختی چێویان کردەما تەحتان لە دەمتان بێتە دەرەوە خەڵک چەپڵە لێبات نەک خەڵک پێی ناخۆشوێت بزان بەبە گیان ئەگەر تۆ دەهاتیت نافەهمی چۆن لەگەڵ دژمنایشی ڕوبەڕوو بووی تۆ ئێمە حاڵیمانە خەریکین چیەکەین ئێوە لە ساحەی ئستدلال قسەتان بۆ کردن نییە ئەمێنێتەوە ساحەی بەرخوردە فیزیکی لە ساحەیە بەرخوردە فیزیکی وەکو چۆن ئەوسا لە کوردەواریە پەزیان ئەگوری ئەتان گورین حاڵیت بوو تۆ تەکە ڕادیکاڵتەرین جەریانە انقلابیە ڕوبەڕوویت هەم قەواعدە بازیە بەینالملەلی ئەزانین هەم ئاشناین بە شەڕ بزانە وەختی زوانت ئەوەسی دەمە ئەەکەیت و ئەقڵە نییە ئێمە باتڵکەیت و فکرەکەی لە تەقابڵ تەکە ئێمە قەرارەگرین نەمایندەی گەورەی تۆ سپای پاسدارانە خۆی کردەوە کەڕ لە ئێمە جووسکە ئەوەین بۆ قنی خۆی کردەوە کەڕ خۆی نادا لێمان چون ئەزانێ دەستمان بۆ بووە نابوودیانەکەین ئێمە ڕەوایەتین ئپدمین لە تاعون خراوترین چیرۆکین ئەڕۆینە ناو زەهنە هەر ئینسانی پنداری و ئەمە قدرەتە ئەگەر تۆ ئەلکەنی دەهاتیت باڕەباڕەتێ وەکو بزن ناتوانی دەمکەیت تۆ مشکڵە خۆتە بزن ئێمە ئینسانە فەرهەنگین ساحێوە کلامین و بە ئەوە ئێوە نابوو دەکەین بەسیجە ملیۆنیە مردمکردن ئیدەی گەرەکە پنداری گەرەکە بیخێتە ناو زەهنە مردمە فێرە قسەکردنی بکەین تا بتوانێ مەوزە بگرین تۆ فکرەکەی خوێڕی ئێمە لە بنمان نایە 200 دانە کڵاشینکۆف سێنین سندنە 200 کڵاشینکۆف 20,000 دلاری گەرەکە دانەی 250 دلارە ڕۆڵە بەر لەوەی کڵاشینکۆف بسێنم ئێشی چنان خوێنە تۆ مباح کردوێت بەر لەوەی ڕۆڵەی بە هەنێرمە ناوە خیابانە فەرەحەسنە ئێشوێت تەمامە خیابانە فەرەحەسنە بە کوڕ و کەنیشکیوە بە پیرەژن و پیرە پیاویوە دڵی لێبا بوو قارەمانە چاوی وێت لۆجستیکی وێت تەدارۆکاتی وێت حاڵیت بوو حەپە نەکەی تو لە حیزبی پێسە ئەگرم و پێسە تەکتەکتان ئەگرم و وە تا ئێستا گیریاکەنەوە وا لە ئەنقلابە دەسە نامەریە خوستانمدا و بەرتانم پێگرت وا هیچ غەڵەتێ نەتانتوانی بکەن تا مچەی هیجری بێ بە خەڵکە مەهاباد بێژە وەحشین وەلێ ئەو حیزە دموکرات وەحشینیان و دەمە قۆپانێک و چنیاندا بەسە و کەژانە ڕشکنەکانە پەکەکە وەحشینیان وەکو هۆرچ لەو قەندیلە دانیشتگن متوەجێ بووی حواسە بوویە حەپ نەکەی تەکە ڕۆڵاتە دەفین خوا منی بۆ نابوتی ئێوە هاورگەها هەواسە بوویت لا ئێوە خۆشییانان با ئیجازەتا من بڕۆم شیفتان بێت من تشکر باید لە جنابەت قەرزارم دەستە خۆش پێ من نەتۆنی یاسەمان بە ئیسلام منیچ ئەو بوو جنابەت افتخارۆدا هاتی بە ئەم ناو ئەم لایڤە گۆرەمان و کرد دەستە خۆش پێ ئومیدوارم کە ئەو پەیامی یا گەلێکیان بێشارسنەوە جوانگەلە گردوێتیان بازم دەستە خۆش پێ کاکە پێمان حەیدەری بزرگوار دەستە خۆش پێ ستۆر سپاس لە جنابەت من نەتۆنی یاسەرمان من کاک جەبار فرە مفتەخەرم بە حزورە لە کناری یارانە و ئێوە منەتیان نیا بەسەر من و من فرە خۆشحاڵ بووم بابەتە بزرگواری ئێوە مەمنونشم لە تەواوە دۆستان و ڕفیقانە ئێوە یارانە خۆمان تەک بە تەک امیدوارم ساخ و سڵامەتون ئەگەر بتوانن من دیلیتکن لە لایڤەکە خەنە دەرەوە بە من ئاپشنە دیلیت نادا بۆ کوشتێش یاد یەکسەرە بیوەسم بڕۆمە دەرەوە دەیلا ئێوە خۆش و خافستە ممنون کاک پەیمان خەسەنەوەن زەحمەتان کێشە شەوتان بەخێر بێت و خوا حافستان بێ فرە تەشەکر ئاجەبار ئەوە چوو کاک پەیمان چوو دەنێ من تێ عزیز بەڵێ فەرموو کاک حەمزەگیان بەخێر بی ئەگەر جنابەت تەشەکرەکەم کەسێتر یاران کەسێک گەرە کەس بێتە سەر تەشریف بێتە سەر ئەگەر کامن تێشتێ کەس بە ئەگەر گەرەکتانە ڕوومەکە لایڤەکە ئەدامە پەیا بکات سوالێکی هەز با بێتە سەر و یارانە خۆمان کاک حەمزە فەرموو جنابەت وەڵی موقعیتەکە بڕێک باش نییە لەقەیری کەسکەرێت خواهشەکەم بزانم کێ لەناو لایڤەکە
ئاکۆی عەزیز من خۆشامەدی بێژم بە کاک ئایوب ئازموودە و مناڵگەل هاوشاری هاومەحەلە بەخێر بن سەر چاوبانگیان پاڵەوان ئومید پاڵەوان ئایوب ئازموودە بەخێر بن سەر چاو من ئەو وەختە بوو کاکە پێمان فەرمایشیانەگەیتە نەمزانی خۆشامەتیان بێ بێژم ئاغای باقری عەزیز ئەو کورگەلیە هەنن ناو لایڤەکە توا و یاران خۆمان بەخێر بن سەر چاوبانگیان منەتان یابان سەرمان فەرمون کاک ئاکۆی عەزیز. خواهشەکەم بڵێ یارانە جدید بەخێر تەشریف بێرن. شخصێ بەناو ئارام سنە لە حینە فەرمایشەکانی کاک پێمانە ئفازاتە فرەی کرد ئەتوانی تەشریف بێریتە سەرە و ئارام سنە دەبزانم چەها لە چەندە تا لێرە هەڵی بڕژنی و تەراوشاتی زێنیتە یا قوتە و سەرمەفکردنتە تواو بکە لە ناو لایڤەکە ئەگەر توانی بێرە سەرەوە بازر جێگەی نەفەرێک کەس بێ قسەی خۆت بکە لێرە. کاکە شاریار ئسکویش بەخێر بیت بۆخشە من ئایسە چوام گەف بە جنابەت. ئاجەبار فقط شتێک عەرز بکەم لە خەمە جنابتە وەختی ڕوومەکەمان داخست زەحمەت بکێشە زەخیرەی کە چۆن من لازم ماشێت دانلۆدی کەم لە کاناڵ تەلەگرامی دایبنم حداقل تیکەی بەڵێ قسمەتە فەرمایشاتێک کاک پێمان و تەحلیلەکان کە لە جواوە سوعالەکان بوو ئەو تیکەیە حتمما لازمە من دانلۆدی یەکەم و لە کاناڵەکە دایەنم. کاک سعیدە سەلیمی لینکە کاناڵەکەی لێرە دانیە ئاجەبارە گەر توانیتان زەحمەت بکێشن لینکەکە پینگ بکەن با کەسێک کە هەنە ناو ڕوومەکە بتوان هەڵی بگرن یا لە تەریقە ئەو لینکە وارد بن. بەخێر بن یاران. خۆ ئەگەر کەسێک مایلێ تەمایلێ بە شرکەتە لە بەحسەکە نییە ئابرا جەبارە توانێت ڕوومە لایڤەکە بوەسی ئەمەش دەنگت بەسیاگە ئاجەبار دەنگت بەسیاگە خەجاڵەت خۆم بۆ شەرمەدەتم ئابراکۆ جنابەت فەرمایشێکتان نییە؟ خواهشەکەم من سوعال و قسەی خۆم کردووە سوعالەکانم تەڕە کرد لە خەمەتە کاک پەیمانوە لوتفیان کرد جواویان داوە من قسەیەکم نییە ئەگەر کەسێک سیوان موعیزی بێرمە سەر یەک لەحزە ئەگە فەرموو بەیجاستان. کاگە سیروان موعیزی کاگە سیروان من نێرمە خەمەتتان ناتانن قبولیکەن وەک شتێ یا هەر بۆ جۆریشە بۆ کاکە شاریان ئسکوی هەناردگمە خەمەتیان نەیانتانیگە بیگرن. پێم وابێ ئینترنێتەکەیان خاص نییە کاکە شاریار کاکە سیروان موعیزی ناتانن بێنە سەر بەداخەوە. کاک جەبار کاک ئاکۆ دەستان خۆش بێت وا بزانم لە کلاپاوزێ ئەگەر دەزانن پێویستە فکر ناکەم کەس بتوانێت بەشدار بێت لە لایڤەکە فکر ناکەم بتوانن بێنە سەرێ یا ئەوەی کە پرسیاریان پێ بێت یا ئەوەی کە دیاقل تەعامولیان هەبێت کە جوابی پرسیارەکان وەرگرتنەوە یا زوڕعەتی ئەویان تێدا بێت لەم تەقابولی ئێمەدا ڕاوەستن محاڵ ممکنە ئەمە ئێمە هەموو شاگردی کاک پەیمانینەوە کاک پەیمانی وا دەرس داوە کە بتوانین لە خۆمان لە خەڵکی خۆمان چونکە ئێمە خودی خەڵکین و خەڵک هیچ وەخت قادر بە شکستدان نییە. ئەمە ئینسانی فەردیگەراییە کە هەمیشە شکست دەخوا. ئێمە هیچ کەس یەک لە یاران فەردیگەرایی نینە شخصیگەرایی نینە ئێمە خودی خەڵکین و ئێمە وا دەرس بە وەرگرتەوە کە دەتوانین لە پێگەی خەڵکەوە قسە بکەین و ئەم شتانەی کە پێویستە نیازە بۆ کوردەوار بهێنەدی. هیوادارم کە هەر ئینسانشی کوردی حداقل شتێکی کە دەتوانێت لە ذهنی خۆیدا ئیجاد کا گومانە کە سەبەبی ئەم ئەحزابە گەلەی کوردی بۆچی ئەم هەموو مکافاتان بەسەر ئێمەمانان هێناوە و هیچ کەسێک جورعەتی پرسیارکردن
هیچ کەسێک زورعەتی ئەوەی نییە لە بەرابر لە تەقابولیان ڕاوەستێت هەتاکو ئەوەی کە ئاخێزی کوردەوار هاتەوە تەکتەکی ئەوانەی نەقد کردەوە و بە دلیل و مەدرەک بە دیکومنت ثابتی کرد کە ئەمانە بەرساختەی جمهوری ئیسلامی و دەوڵەتانی ناوچەکەنە کۆمپرشینی ئەمریکایی و ئوروپایینە ئەمانە لەمە زیاتر هیچ گەورەیەکیان نییە. خۆشبەختانە ئاخێز تەنگەی بەوانە هەڵێناوە کە ئەمانەش ئەمڕۆ بە شێوازێک لە شێوازەکان پاشەکشیان کردو وە زورعەتی تەقابول لەگەڵ ئێماندا نییە. دەستان خۆش بێ کاکەجان ئەگەر دەزانن نیازە ئەگەر دەزانن کەسێک دەهێوێ بێت پرسیار کات یا شتێک دەنانە وا باشە کەچینەوە کلاب هاوس بزانم کاک پەیمان لە کلاب هاوس بەرنامەی هەیە بچین لەوێ باشتر کە جۆقڕانی دەستان خۆش بێ کاک ئاکۆ دەست لە ناویشت خۆش بێت. من سێکم نییە دەستت خۆش بێ ئەجە بەر زەحمەت و کێشە مەمنون ئەتوانن دای بخەن تەشریف بێرن بۆ کلاب هاوس فکر بکە کەمان لە کلاب هاوسە ڕوو بێن. دەستان خۆش بێ یاران بەخۆشگەر ئەزیز هاوشاریگەر دەستان خۆش بێ تایسێمتان هەموو شەوێکی خۆش بۆ گلایتان امیدوارم هەر سڵامەت و سەربەرز بن. فەرموون ئابراکۆ ئەوەی خۆش بێ خوا هەستان بێ شەوتان خۆش. شەوتان خۆش.